وردی شیرینی سەرزارم شاکاری دەستی بابانم هێزی بازووی ڕەنجدەرانم بووکی جوانی کوردستانم پایتەختەکەی مەردایەتیم پایتەختەکەی کوردایەتیم شاری ورە و مەردایەتیم چرای گەشی چوار پارچەکەم دەنگی گەلە بێدەنگەکەم چرای گەشی چوار پارچەکەم دەنگی گەلە بێدەنگەکەم شاری شاعیر شاری نووسەر شاری قەڵەم شاری شاران سلێمانی. ئەی دەستخۆش سڵاو سلەیمانی پیرۆزبایی 241 ساڵەی دامەزراندن و بنیادنانی شاری سلەیمانی ئەکەین. ئێمە ئەمڕۆ لە ناو سەرای سلەیمانین. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە، ڕۆژێکی پڕدڵخۆشیە، ڕۆژێکە کە ئەتوانین شانازی بکەین کە لەم سەرایە ئەگەڕینەوە بۆ مێژوو کە چەند خەڵکی جوان و چەند شاعیر و چەند نووسەر و چەند ئەدیب و چەند کەسی بەتوانامان پێگەیاندووە. شاری شاران بە قەولی سەحەرەڵێ شاری شاعیر و نووسەر و شاری قەڵەم شاری هەڵمەت و قوربانی سڵاوێکی گەرمت لێبێ. ئێمە ئەمڕۆ بە درێژایی ڕۆژەکە لە ناو سەرای سلەیمانیە ئەم یادە جوانە ئەکەینەوە بۆی کە بتوانین بڵێن سلەیمانی چییە، چی کردووە و چیش بووە و چیشی هێناوە لەگەڵ خۆیان واتوانین چۆن شانازی پێوە بکەین بۆ نەوەکانی ترمان. لەگەڵمان بن، لەگەڵ هاوکارم سەحەر، لەگەڵ میوانە ئازیزەکانمان، لەگەڵ گروپێکی جوانی میوزیک. ئەمڕۆ ئێمە لەگەڵ ئێوەیە بەردەوامە بین، لەگەڵمانە بن، کۆمەڵێک بەرهەمی جوانتان پێشکەشەکەین، کۆمەڵێک زانیاری جوانتان پێشکەشەکەین و لە پشتمانەوە لە ژوورەکانی سەرای سلەیمانیە چەندین چالاکی جۆرا و جۆر بەڕێواچێ و لە هەمان کاتیشە ئەبینین زۆربەی خانمان ئەوانەی دەستڕەنجینن کەلوپەلەکانیان دانێن. باشە سڵاو لێبێت. سڵاو لە تۆ سەرکۆ خەریب بوو لە تاو سلێمانی و شیرینی و خۆشەویستی سلێمانی منە لە بیر بچێت. بیرم ناچی، بەڵام حەزمە کرد هەر تۆزێت زۆر بە جوانی بە چەند کۆمەڵی وشەی جوان دەست پێ کرد، بەڵام سلێمانی ئەمەنە نازدارە، ئەمەنە شیرینە، ئەمەنەشم خۆشەوێت چکە جێگەی باو باپیرانمانە. بێگومان شارێکی زۆر زۆر شیرینە لەگەڵەوەی کە منیش بەیانی باش ئەڵێن بە بینەرانمان پیرۆزبایی ئەم ڕۆژە جوانەتان لێ کەم دووبارە لەبەرەوەی کە سلێمانی تەمەنی بۆ بە 241 ساڵ و زۆر جارەها کاتێکە بۆ نمونە ئەگەر شارێک بێت خەڵکەکەی هەست باوەکەن شاری خۆیانە، بەڵام من وەکو کەسێکە خۆم لەم شارە لەدایک نەبووم بەڵام ساڵانێکە لێرە ئەژیم ئەوە ئەچێ بۆ 14 ساڵ هاڵێ پێڵاوی غەریبیم لێرە داکنا هەست بە غەریبیەکەی ئاویستم ئەوە بڵێم لەم شارە هەست بە غەریبی ناکەی، هەست ناکەی شاری خۆت نییە، هەر بۆیە هەست ئەەکەی بۆ نمونە بەشێکی لەم شارە خەڵکێکی لەم شارە هەرچەند بێگومان ئەگەر لە شوێنێک لەدایک نەبوو بێتێت ئەو زێدی خۆتە هەر لە دڵتا هەیە، بەڵام زۆر گرنگە ئەو شوێنەی کە لەوێ جارێکی تر ژیان دروست ئەەکەیتەوە جارێکی تر ماڵێک پێک ئەنیتەوە هەست بکەیت کە تایە غەریبین. من لێرە ئەو هەستم هەیە کاتە لەم ڕۆژەیە پیرۆزبایی لە ئێوە ئەەکەم کە لەم شارایە لەدایک بوون و لە ئێوەشی ئەەکەم کە لەم شارایە لەدایک نەبوون، بەڵام وەکو من بۆ نمونە ڕۆژێک لە ڕۆژان پێڵاوی غەریبیتان لێرە داناوە و یەخوا کوردستان هەر ئاوادان بێت، سلێمانی هەر ئاوادان بێت و بە قەولی سەرکە ئەمڕۆ یەک دنیا چالاکی جوان لە دەرکی سەرای سلێمانی ساز کراوە، هەتا کو درنگانێکی شەو سلێمانی دەرگای کراوەیە، چراخانی کراوە، چالاکی تیا بڕێوەچێ بۆیە کە دڵی ئەو کەسانێکە لێران خۆش بێت. ئیشەڵڵا بتوانین ئەمڕۆ بتوانین ڕۆژێکی خۆشی ڕۆژێکی جوان پێشکەشی ئەوەی کەین. بێگومان و هەمیشە و هەموو کاتێک و هەموو ساڵێک دەستگای میدیای کورسات بە ئەرکی سەرشانی خۆی زانیوە، ئەم یادە بە پیرۆزی ڕابگرێ، ئەم یادە بە کۆمەڵە چالاکی جیاواز، ئەم یادە بە شێوازی لە شێوازەکان لە ناو جەرگەی سلەیمانی سەرای سلەیمانی ئەم یادە ڕابگیرێ و ئەوەشی کە گرنگە ئەم شارە بەم شوێن و ئاسەوارە جوانانەوە جوانی خۆی ماوەتەوە. ئەمەش گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە، هەر لە جادەی پیرەمێردەوە کە بەیانی هەڵەسیەیتە خوارەوە بە سەلامکردن لە کۆمەڵە دوکانار و چاخانەوە هەتا گەیتە چاخانەی شەعب و دوای ئەوەش تۆزێ دنیا گەرمەکا بەو جادەی مەولەوی بۆ کەبابخانەکان و کۆمەڵە چێشخانەی تایبەت. ئەمە نەریتە جوانەکە سلەیمانی بوو، هەر لە پیرەمێردەوە بۆ مەولەوی، هەر لە مەولەویەوە بۆ سالم، هەموو ئەم شارە بەم شاعیر و نووسەرە جوانانەوە
شەقامەکانیشی ناودراوە. ئێمە ئەمڕۆ کۆمەڵی زانیاری لەسەر شاری سلەیمانی کەچی کراوە و کۆمەڵێک زانیاری لەسەر ئەوەی کە تازەترین شت کە دۆزراوەتەوە حەمامێکە لەناو ئەم سەرایە کە ڕۆژانێک بووە بە شێوازێ لە شێوازەکان ئێمە لەوانەیە هاتبێتین بۆ بەرنامە ئۆتۆبێلمان لە نابێت بەس دوای دکتۆرە بەڕێزەکەمان بۆمان باسەکە کە ئێستا بۆتە شوێنێکی ئاسەواریکی جوان شوێنێکی مێژووی بۆ شاری سلەیمانی هەرچەنێ بگەڕێ هەرچەنێ بە دوایە بگەڕێ کوچە و کۆڵانەکانی پشتی من و مەڵکەنی و سابوونکەران و ئاسکەکان و چەندین کۆڵانی تری جوانی ئەم شارە بوونەتە ڕەمزێک و بوونەتە سمبولێک بۆ سلەیمانی بۆیە ئەڵێ بە گەنجی قارونی نادەم خاشاکی کوچە و کۆڵانی بەدڵ هۆگری ئەم شارم خۆ دڵی ئەوەی لەم شارایە دڵی خۆش بێت ناژین بەبێ سلەیمانی تا ناشین بێ بە سلەیمانی دکتۆرمان لەگەڵای با بەخێراتین زریان حاجی دکتۆر گیان بەخێر بێ سپاس دەکەم بۆ بەیانی لە بەرنامەی دکتۆر تۆ لە من گەرمتری بۆ سلەیمانی وازام دوو قاتیش گەرم عاشقی سلێمانی هەر عاشقی شاری یاخوا بەخێر بێ دەوروبەری سەراو پێمان خۆشە پیرۆزبایەکی خۆت بکەی بەڵێ سپاسانەکەم سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئەوم پێشێکی جوانە بۆ شاری شاران شاری سلێمانی سپاس بۆ کەناڵی کورسات کە بەم شێوە جوانە یادی شارە جوانەکەمانەکاتەوەوانەیە کە بێگومان شاری سلێمانی شاری هەمومانە هەچ کەسێک خات و سەحەر وتی قومە ئاوێکی لە سلێمانیا خواردبێتەوانێ ئیتر عاشقی ئەم شارە بۆیە سلێمانی لە ڕاستیە عشقێکە بۆ زۆ سپاس عشقێکە بۆ هەموو ئەوانەی کە لە دەوری سلێمانین وەرە ناو سلێمانی نیشتەجێن وەرتەنانت لە دەرەوەی سلێمانی ڕۆژێک هات بێتە سلێمانی جارێکی کە بێ سلێمانی ناتوانن بژینەوانێ هۆکارەکەشی ئەوەیە ڕەنگە زۆر جار تاقیتان کردبێتەوە کەسێک کە چێتە دەرەوەی سلێمانی کاتێ ئەگەڕێیتەوە هەر لای بازیان و داخڵەبیتەوە ئیتر فەرەحی و خۆشێک بەدڵی ئینسانایەت کە هەستەکە ئیتر گەڕێتەوە بۆ ئەو شارێ ئەمە هۆکاری چییە جەناب فەرمووت پێڵاوی غەریبی لێرەدانی نا سلێمانی شارێکە هیچ کەسیا غەریب نییە بۆ چونکە شارە شار لەوێەوە دەسی پێەکە کە هەموو کەسێک کاتێک تیانیشتەجێ بێ هەز بە بوونیەتی خۆیەکە ئەم شارش لە بناڕەتاوا دروست کراوە کە هەرچی ینی تەمەنەکەی نوێیە لە چاو شارە کۆنەکانی تردا تەمەنی سلێمانی نوێیە 241 ساڵ بۆ شارێک ڕەنگە نوێ بێ بەڵام لەگەڵ ئەوەیە ئێرە شارە بەمانای شارە خەڵکە مسەقەفەکەی خەڵکە ڕۆشنبیرەکەی بیرکردنەوەی کەسایەتیەکانی وای کردووە کە هەموو کەسێ هەست بە شاریەتی و بە شارنشینی خۆی بکە کاتێک کە تیای نیشتەجێ بۆیە هیچ کەس ئەم شارە غەریب نییە تەنانەت نەک کوردەکانەوە هیچ شاری پایتەختی چوارپارچەی کوردستانە ئەوە جگەلەوە سەرباقی ئەمەش هەموو ئەوانەی کەنەتەوەی تریشن یەنە ناو شاری سلێمانیەوە خۆیان بە غەریب نازان و حەزەکەن بەجێ نەهێڵن چونکە عشقێکی تایبەتیان هەیە بۆ سلێمانی جۆر و تایبەتمەندی و خاکەکەی ئەمەندە شیرینە کەسەکان لی تینۆیان لێ ناشکێت بۆیە من سەرەتا پیرۆزبایی لە خۆمەکەم اینجا لە هەموو ئێوەی ئازیزەکەم و لە هەموو ئەو بینەرانی کە ئەمان بیرن ئەم یادە یادێکی زۆر پیرۆزە یادێکی زۆر گەورەیە چونکە یادی دروستبوون و دامەزراندنی جوانترین شاری کوردەواریە جوانترین شاری کوردستانە کە هەمیشە ئەم شارە سمبول بووە بۆ هەموو شتێک بۆ ئازایەتی بۆ بەگژاچوونەوە بۆ بە قوربانیدان بۆ ڕۆشنبیری بۆ خەمخۆری بۆ داهێنان بۆ پێشەنگی لە هەموو بوارێکە سێرەکەین ئەم شارە پێشەنگە بڕا بکەن ئەم شارە تەمەنی 241 ساڵە ئێمەمانان کە لە بواری مێژوو شوێنەوار و ئەمانە خەریکین یعنی بە هەموو مانەوانێ بە دوای بەڵگەنامە گەڕین هێشتا فریا ناکەوین یعنی ئەتوانم پێتان بڵێم بەدەیان کەس خەریکین بەڵگەنامی مێژوی ئەم شارەیەک لاکەینەوە ڕاستی یعنی نەگڕاستکردنەوە بە دەری بخێنەوەوانێ سیرەکەیت هێشتا هەر فریا ناکەوین ئەمەندە مێژوویەکی جوان و گەوری بەجێشتوین ئەوەندە کللتورێکی جوانی لەم شارە بەجێشتوین ئەچی لەسەر هەر بەڵگەنامێ ناوی سلێمانی تایە لەسەر هەر شوێنێک ناوی سلێمانی هەیە زۆر دەوڵەمەند لەبەرەوە گفتوگوهانمان زیاتر درێژی پێین بەڵام گروپێکی جوانی میوزیکمان لەگەڵایە هونەرمەندێک و گۆرانی بێژێکی ئازیز و و هەمیشە گۆرانی ڕەسەنەکانی ئەم شارە ئاڵێتەوە نەرمەند حەمە عەبدولیشمان لەگەڵایە کە چەند بەرهەمێکمان پێشکەشەکە سڵاوتان لێبێت پیرۆزباییش لێواکەین پێمان خۆشە بەر لەوەی بەرهەمێکمان پێشکەشکەی کاک محەممەد تۆش پیرۆزبایی خۆت سڵاو باینتان باش بانی باش پیرۆزبایی 241ەمین ساڵیادی سلێمانی و دروستبوونی سلێمانی بنیادنای سلێمانی لە هەموو تەواوی کورد و بە تایبەت شارە جوانەکەی سلێمانی هیوادوارین لەم ساڵە جوانەیە بتوانین بەم بەیانە کۆمەڵی بەرهەمی جوان لەگە گروپە جوانەکەی لو ڕاپێشەشکەین
دڵخۆشم بۆی کە لەم پرۆگرامەیە جەم بۆتەوە و کە ساڵیادی شارێکە کە خۆمتیایە گەورە بووم خۆمتیا یادگاریم هەیە هیوادارمە دڵخۆش بنەم و کات زۆر زۆر بەخێر بێن ئەتوانی بە بەرهەمێکیەوە دەست فەرسەر. Aman وقت چون حلالن شیرین آب تو آخ وقت چون استرا برزکال آسمان نابنا آخ وقت چون ماسیل تور آگر لجات طول دلم نابی تو لیتایان لیتایان نابی نوان نابی نوان لهر لایک یا لکبم لهندران یا خودی توی دلم پر بینم جیند لدل زور بتینم دشما هوراس نای هورا هوارکم بو کردستان داد کبیری آه کبیری داد کبیری تو دکم هوار بیتکم قربان بیتکم خوش به یخوات زور سپاس دست و پنجه هموتان خوش به دکتر لگلشی اتوتوا بله نه بگرانی که اعلا کردان و پرله مسئله هست خالقی بگریت و نیم یخوا هر بمینو بلشی ساری شما هونەرمەندانەمان کە ئەم گۆرانیانە چێژێکی تایبەتی خۆی هەیە دکتۆر بێنە سەر ئەو بابەتەی کە لە دوایین جارە لە ناو حوشەی سەرایە لە پشتی بڵێن سەرایە ئەو حەمامە دۆزرایەوە ئێمە بینەران بینیمان زۆر کات لەگەڵ ئەمە بە هەموو هەوڵەکانی خانمیەکەمی عراق خات و شاناز برای محەممەد بوو کە پشگیریەکی تەواوی هەر کەسێکە کات کە کوچەیەک پەیوەندی هەبێ بە
کەلتور و کەلەپۆری ئێمە دروست چۆن ئێوە ئەمەتان کردە پلانێک و کنە و پشکنینتان بۆ کرد لە ڕاستیدا دۆزینەوەی ئەم حەمامە ئەدگارێک و یادگارێکی زۆر گرنگە بۆ شاری سلێمانی وەتوانم بڵێم دیارەکی زۆر گرنگە بۆ شاری سلێمانی کە لەلایەن خانمی یەکەمی عێراقەوە پێشکەشکرا جارێکی کە دۆزرایەوە چکە لە ڕاستیە خانمی یەکەمی عێراق خۆی پێشنیازی کرد کە کنە و پشکین کرێ لە حوشەی پشتەوەی سەرادا خاتوشاناس ئێمەی پێشنیاز کرد وەکو زانکۆی سلێمانی ئێمە بەشی شوێنەوار لە کۆلێجی زانست و ڕایەکانە زانکۆی سلێمانی وتی حەزەکەم ئەم کارە زانستیانە بکرێ لەسەر ئاستێکی گرنگ و شوێنێکم هەیە ئەمەوێت کنە و پشکنینی تیا بکەن ئەو شوێنە پێشتر خەریکە ئەکرێ بە گەراج و خەریکە ئەکرێ بە بازار و خەریکە ئەکرێ بە شوێنێک کە دەستی بەسەرا بگیرێت و ئەو شوێنێک وەکو شوێنەکانی تر بەداخەوە کۆمەڵێک چاوچنۆک و خەڵکێک ڕەنگە بیان ویستایەکە بیکەنە بازار و مۆڵ و دەستی بەسەرا بگرن بەڵام بە خەمخۆری خانمی یەکەمی عێراق خۆی هەوڵی پاراستنێکی گرنگی ئەم بابەتەیە و وتی من خۆم پشتگیرێکی تەواوی ئەم بابەتاکەم تا ئێرە بپارێزرێ و بزانی شوێنەوارەکەی بدۆزینەوە جارێکی تر ئێمەش خۆشبەختانە بە زۆر سپاسەوە هاتینە پێشەوە و کەوتینە بیرکردنەوە لە بوارەکە سەرەتا کاری جۆفزیکیمان بۆ کرد پاشان بەڵگەنامە شوێنەواری و مێژوویە زۆر گرنگەکانمان کۆ کردەوە ئێرەدا جێ خۆیەتی کە دەستی ڕێز و جێنیشاندانی مامۆسای گەوری شوێنەوار ناز مامۆسا بەور مامۆسا عەبدوڕەقیب یوسف بکەین گاوکاری کردین بەوەی کە کۆمەڵێک بەڵگەنامەی شوێنەواری پێداین کە توانیمان بۆ مامەسەلمێنێ حەمامەکەی فاتمە خان ئەکەوێتە ئێرەوانێ لەسەر ئەو ڕاستپاردەی جەناوی خانمی یەکەمی عێراق و پاشان ئەو بەڵگەنامانەی کە دەستمان کەوت لە با بڵێین مامۆستا عەبدوڕەقیب یوسف و خۆمان ئەو بەڵگەنامە مێژویانی کە کۆمان کردەوە و بەشێکی زۆر ئەو بەڵگەنامانەی کە لە ساڵانی بیستەکانەوە لە ڕێگەی توانیمان لە ڕێگەی هەندێک ئەرشیفی تایبەتی بەریتانیەکانەوە بەدەستمان کەوێ واروها ئەرشیفی تایبەتی عوسمانیەکانەوانێ شوێنی موقعی حەمامەکەمان دیاری کرد کە ئەکەوێتە پشتی سەرای سلێمانیەوانێ لە پشتی سەرای سلێمانی چییە؟ ئێمە بۆ ئەڵێ سەرای سلێمانی بۆ گرنگە ئەدگارێکی گرنگی ئەم شارەمان بۆ دەرەخا کە ئەم سەرایە سەرای فەرمانڕەوایەتی حکومڕانێتی بووە لە سەردەمێکە کە ئەم شارە پایتەخت و ئەم شارە مەڵبەندی حکومڕانی بووە کە جوانترین و گەورەترین میرنشینی کوردی لێرەدا بوونی هەبووە کەویش میرنشینی بابانە ئەم سەرایە لەلایەن سلێمان پاشای بابانەوە دروست کراوە کە یەکێکە لە میرە هەرە گەورەکانی بابان کە ئەم شاری تایە کە دووبارە کەنەوەی عەبدوڕەحمان پاشای بابانە و جارێکی کەم شاریان سەر لەنوێ دروست کردوێتەوانێ لەناو لەگەڵ دروستکردنی سەرای سلێمانیدا یەکێک لە کۆنترین حەمامەکانی سلێمانیش دروست کراوە باشە دکتۆر زۆر پرسیارەکەن خەڵکی سلێمانی یان ئەو کەسانی کە لە دوای کنین و پشکنین ئەم حەمامە لە پشتی سەرایە دۆزراوت بۆ لە یا دروست کرد بە من عەرەستاکەم لە پشتی سەرای سلێمانی ئێمە مەبەست بووە کە سلێمان پاشای بابان ئەمە دروستکە کۆشکەکەی خۆی ئەکەوێتە ئەو دیوە واتە کۆشکی سلێمان پاشای بابان ئەکەوێتە ئەو دیوە کە ئێستا ماڵێکی تایە و کە ئێستا ئەولاترە و بەڵێ تەنانەت شوێنی ئەستەبڵی شوێنی بەستنەوەی ئەسپەکانیشمان دۆزیوەتەوە لە حوشەی سەرا کە ئەکەوێتە بەری ئەو بەری کە شوێنی کۆشک بۆ شوێنی بەستنەوەی ئەسب بۆ تایدا دەهەن ئەوانەشمان دۆزیوەتەوە ئێمە لە کاتی کنە و پشکینەکانمانە و لە ئەنجامی کارکردنێکی بەردەوامی بەشی شوێنەوار زیاتر لە 11 مامۆستای پسپۆری بەشی شوێنەوار کە هەڵگری بڕوانامەی بەرزن هەمویان دکتۆرا و ماجستێریان لە بواری شوێنەوارناسی هەیە و هەر یەکە لە وڵاتێکی ناوێتی لە ئیسپانیا لە هۆڵندا لە بەریتانیا لە وڵاتانی میسر لە ئێران لە هەرگێکی لەوانە کۆمەڵی بەشی ئێمە بۆ ناسراوە کە ژمارەی زۆر مامۆستا پسپۆری لێ هاتوویتیایە کەوتینە کارکردن لە بواری ئێرەدا و بە چەند قۆناغە گیشمان کە لە ڕاستیە بە چەند مەرحەلەیەک بۆ چەند وەرزێک زۆر بەدیهێنی تا بتوانین ئەوەی کە ئەمانەوێ زوو بەدەستی بخەین بێگومان هاوکاریەکانی خانمی یەکەمیش پشتگیرەکانی لەگەڵمانە بەردەوام بوو شانازخان دەستخۆشی لێکم دووبارە لێرەوە پاشان کە کەوتینە گەڕان بە دوایی شوێنەوارەکەیە بۆمان دەرکەوت کە لێرەیە یەکێک لە حەمامە هەرە کۆنەکانی سلێمانی ئەکەوێتە پشتی سەرای سلێمانیەوە کە کاتی خۆی ئەمە سەرای حکومڕانی بووە ئەوێ شوێنی حەمامێک بووە و پشتی ئەویش کۆشکەکەی سلێمان پاشای بابان بووە بۆچی ئەڵێن سلێمان پاشای بابان سلێمان پاشای بابان حەمامەکەی بە ناوی دایکیەوە ناوناوە کە دایکی ناوی فاتمە خان بووە ئەجا ئێمە هەر لە سلێمانیە شوێنێکی گەشتمان هەیە گەڕێکی سەرکارێزمان هەیە گەڕێکی سەرکارێز ئەگەر جەنابتان بزانن کارێزێکی تایە پێوترێ کارێزی دایکی پاشا کە هەمان ئەویشی فاتمە خان بووە ئەم فاتمە خانە ئەم خاتونە بەڕێزەی
سلێمانی تەمان شتێکی کەمان بۆ دەرەخا باڵادەستی خانمانمان بۆ دەرەخا لە ناو کووردا و لە ناو شاری سلێمانیدا کە ئێستاشی لەگەڵا بێ خانمان لە ناو کوورداوە ناو شاری سلێمانیا پێگە و تایبەتمەندێکی زۆر عەجیبیان هەیە یان دەسەڵاتیان هەیە و شێوازی ئەویان خۆشەویستیان هەیە لای نەوەکانیان لای کەسوکارەکانیان هەمیشە بە ڕێزێکەوە شاژنێک مامەڕیان لەگەڵا کراوە هەروەگێکە لە گەڕیدەکان باسیەکە کە حین زیناوە کاتی دێتە کوردستانەوانێ ئەڵێ من سرم سوورماوە هێندە سەری سوورماوە ئەڵێ کچانی کوردی بە لە کتێبە ئینگلیزەکە کە نووسیوتی بە کچانی خوددا ناوی بردوون کاڵێ ئافرەتان ئەمەندا ڕێز لێ گیراون لە ناو کووردا بە جیاواز لە هەمونەتەوەکانی تر بۆیە ئەم خاتونە بەڕێزە کە خۆی هاتووە بۆ ئێرە ینی نەمسایی بۆ ئێرە بینیوە هێندە وەسفی کردوڵە کاتی لە ماڵەکانیان دانیشی لە بەشی سەرەوە دانیشتون شاژنن لای سەماوەرەکە و چاتی ئەەکەن و هەموو کوڕ و کچەکانیان خزمەتکاریانن هەڵی خزمەتی میوانەکانەکەن بۆ ئێرە لە ماڵی خۆیانە شاژنێکی گەورن جا لە ڕاستیە ئەم قەدرە گەورەیە هەبووە ئەو تا سێرەکەین 200 ساڵ بەر لە ئێستا خانمێکی کە حەمامێکیش بە ناویانەوە دروستکراوە ناوینراوە حەمامی فاتمەخان بە ناوی دایکەوە کارێزێکی دروستکردوانی دایکەوە لە هەمووی گرنگتر ئەم خاتونە بە ڕێزش کە حەمامەگەشی دروست کردووە ئێستا قەبرەکەی لە مزگەوتی گەورەیە لە تەنیش عەبدوڕەحمان پاشای بابانەوەیە کە قەبری فاتمەخان و عەبدوڕەحمان پاشاش کە هاوسەری بووە ئەی فاتمەخان خۆی کێیە فاتمەخان کچی ئیبراهیم پاشای بابانە کە ببورن خوشکی ئیبراهیم پاشای بابانە کە دامەزرێنەری شاری سلێمانیە کچی ئەحمەد پاشای بابانەوەتە ئامۆزای عەبدوڕەحمان پاشای بابانیش بووە کە عەبدوڕەحمان پاشای بابان و ئیبراهیم پاشای بابان ئامۆزای یەکتری بوون و هاوسەری عەبدوڕەحمان پاشا بووە خوشکی ئیبراهیم پاشای بابانیشە کە دامەزرێنەری شاری سلێمانی بووە بۆیە ئەم حەمامە کاتێکە دۆزرێتەوە مێژوویەکی زۆر گرنگ بۆ سلێمانی ئەگەڕێنێتەوە ئەویش ئەوەیە کە جارێکی تر پێمان ئەڵێ ئەم شارە شارستانیەتی تیا بووە چونکە بەڕێزان لە ڕوانگەی مێژوویەوە حەمام گرنگترین بەشە کە لە هەر شارێکا بوونی هەبێ بۆچی چونکە نیشانەی پاک و خاوێنیە و نیشانەی تەندروستیە و نیشانەی ئەوەیە کە خەڵکەکەی گرنگی بە لایەنی با بڵین جسمی و بۆنخۆشی و ڕێکوپێکی خۆیان دەدەن جارام حەمامە ئێمە چیمان دۆزیوەتەوە کاری دەستمان کرد بە کنەوە بشکرین زۆر شتی ناوازە یەکەم کۆنترین بیناسازی سلێمانیمان دۆزیەوە کە ئەمە بەڕاستی کەما بێت تا ئێستا شکێ من معلومی جەنابتانە بەداخەوە هیچ بینایەکی مێژووی سەردەمی بابانی لەم شارا بوونی نەماوە یعنی ئێستاشی لەگەڵا بێ هیچ شوێنێکمان نییە کە بینایی بگەڕێتەوە بە سەردەمی بابانیەکان تەنها مەگەر بڵێن حەمامەکەمان کە دۆزیوەتەوە گەڕێت چکە ئەوانەی کە هەموو یا ڕووخاون یا کراون بە گەراج یا گۆڕانکاریەکی ئێجگار زۆر بەسەر ئەو شوێنەیە هاتووە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەی کە بۆی می دەرخست باەخی مێژووی و شوێنەواری ئەم حەمامەیە کە لە ناوەڕاستی سەرای سلێمانەیە کە بەڵگەنامە شوێنەوارەکان بە ئێماڵێن ئەم حەمامە چەندە خەڵکی ویادگارێکی زۆر بڕاوکەن تەمەن ساڵی 54ەوە ئەم حەمامە تەخت ئەکرێ و بە هینی با بڵین فەرمانی محافظی ئەو کاتی سلێمانی ناوی عومەر عەلی بووە قەرارێک دەرئەکرێت کە ئەم حەمامەی سلێمانی تەخت بکرێ و تەختکراوە چەند ساڵێک خۆڵ و تۆزی خراپەوە سەر نزیکەی 71 ساڵ خۆڵ و قیر و چیمەنتۆ لەسەر ئەمە هەڵچنراوە بۆیە چەند مەترێک ینی ئێمە کاتێک ئیشمان کردووە زیاد لە 5-6 مەتر هەر خۆڵ و قوڕ و ئەوانە بڕوا بکەن ڕەنگە هەر بە گەڵابە نزیکەی زیاد لە 200 گەڵابە گڵ و خۆڵ فڕێدرابێ تا توانیمانە ئەم گەوهرە لە ژێرم خاکا بدۆزینەوانێ بۆیە گرنگی حەمامەکە لێەوە سەرچاواگرێت کە حەمامێکی مێژوویی زۆر گرنگە و بینایەکی زۆر گرنگە کە ئەم شارە ئەسەرمێتەوە زۆرێک لە گەڕیدەکان کاتونەتە سلێمانی باسی شاری سلێمانیان کردووە باسی بیناسازەکەیان کردووە لەوانە یەکێکمان هەیە کە ناوی ویلیەم هیودە لە ساڵی 1970 یەتە سلێمانی ویلیەم هیود کە بەریتانی بووە کاتی سەری سلێمانێکە و ئەگەڕێتەوانێ لەسەر گردی مامەیارەکە و کاتە گوردی گوڵانی پێوتراوە لەوێ ئەوەستێک کە و سنووری سلێمانی بۆ لیەوە کاتێک دەرەچی لەسەر گردی مامەیارە وەستا و ئاوڕێکی یاروسی سلێمانی و وێنەیەکی کێشاوە وێنەی سلێمانی بەدەست ئەو کاتە وێنەگرتن نەبووە کامێرە بەدەست کێشا کە کێشاوێتی لە ژێرەوە نووسوێتی سلێمانی the capital of کوردستان سلێمانی پایتەختی هەموو کوردستان یعنی ئێمە ئێستا ڕسمەکە ماوە خۆشبەختانە من ساڵی پار ناردم بۆ پارێزگار جناوی پارێزگاریش بڵاوی کردووە بە کتێبەکە خۆیەوە کە
شابی 1970 ئەم ڕاستمەچیمان پێڵە پێمانەڵێ کە ئەم شارە پڕ بووە لە تایبەتمەندێتی هەر ئەم کاپتن وریەم یودا باسی ئەومان بۆکە کە لەناو سلێمانیە ژمارەیەکی ئێجگار زۆر شوێنەوار هەبوو ئەڵێ بیناکانی سلێمانی جۆرێکن کە جۆرێک تایبەتمەندی خۆیانیان هەیە کە لە هیچ شوێنێکی تردا ئەمە نییە. باسی شێوازی بەردەکانێکە ئێوەزان سلێمانی تاکە شارە کە پشتی بەخۆی بەستووە لە بەردەکانیە کە بەردی مەڵکەندیە واتە بەردی مەڵکەنی هێناوە لە بیناسازەکانی خۆیان بەکارێناوەوە بەردی مەڵکەنی تایبەتمەندێکی لە هیچ بەردێکی کەم بەردی ترا بەدیەکرێ بەردەکە دوای ماوەیەک سوورە بێ هۆکاری چییە؟ مادەی ئاسنیتایە واتە مادەی ئاسنیتایە کە ئەم بەردە کە کانێکی بەردی گەورە لە مەڵکەندیا هەبووە براوە بۆ هەموو سلێمانی و هەموو ناوچەکانی سلێمانی پێ دروست کرا. باشە دکتۆر کەواتە ئەم هەموو تایبەتمەندیە بێ لە بیناسازی سلێمانی لە مێژووی ئەم شارەیە چۆن بتوانین پارێزگاری لێ بکەین ینی بۆ نمونە ئێمە ئێستا لە سەرای سلێمانیان ینی لە پشتمانەوە چەندین بینە و باڵەخانەی گەورە هەیە سیمایەکی جوانن بۆم شارە ئاوە بەم جادەیە ئەڕووی مزگەوتی گەورەیە لەوانەوە بە جادەی کاوایە ڕۆیتە خوارەوە چەندین مزگەوتی کەمان هەیە لە پشتمانەوە بە مەڵکەندیا ڕووی بۆ سابوونکەران لە سابوونکەرانەوە کەنیسەمان هەیە ینی ئێمە خوشک و برا مەسیحەکانیشمان چەندین نەتەوەی جیاواز لەم شارەکە جوولەکانیشمان هەیە مەقبول چۆن بتوانین پارێزگاری لەمە ینی ئێستا بۆ نمونە ئەو خانەوادەیە هەتا یەخوا هەمیشە تەندروستی باش بێ هەتا هێرۆخان توانی شوێنەکانی پاراست ئێستا شانازخان هەتا ئەتوانێت بە دوای یەکێک ئاگەڕی یەک شوێن بەس پێی بڵێ ئەو پارێزگاری لێ بکاری خۆ شایەتی حاڵیشی بۆ ئەم حەمامی کە حەمامی فاتمەخانە چۆن بتوانین ئەمە بکەینە ئەرکێشی خۆمان لە ڕاستیە ئەمە پێویستی بەوە هەیە کە یەکەم شت هۆشیاری بڵاوکەینەوە بەناو خەڵکە چونکە خەڵکی ئێمە لە ڕاستیە هۆشیاری شوێنەواریان کەم بۆتەوانێ پێویستە کەناڵەکانی ڕاگەیاندن هەموو کەسێکەوە من پێم وانێ خەڵکی ئێمە هۆشیاری نەبێ بەس تەنها بزانێت کە کەمێک خەمخۆری بەرامبەر بە شارەکەی ئیتر خۆی بۆ دەپارێزێ بڕوا بکەن ئێمە تەمە ساڵی 54 لە تەخت کراوە دوای ئەوەی کێم دەستماکە بکەنە بشکنین ڕۆژانە لەم بەرەکسەرە خەڵکانێکی بەتەمەنە هاتن ئەوانەی کە بیریان ماوە ینی خەڵکێکەیە 80 ساڵ عمرێتی مەسەرەن 90 ساڵ عمرێتی هاتن ئەیانوت ئێمە یادگاریمان گەڵا حەماما هەیە یعنی لە خۆشیە شتێکی ئەوەنگە سەیریان دەرەبڕی بەرامبەرمان کە ئێوە کارێکی زۆر پیرۆزەکەن بۆ ئێمە ئیشێکی زۆر جوانەکەن ئەمە مێژووی شارەکەمانە جارێکی کە هەڵیە دەنەوانێ ئێوە زارن کاتێک کە ئێمە ڕامان گەیان لێرە چەند خەڵک کۆمنتی هەبوو چەند خەڵک بەتاسەوە بوو کە بێت بیبینێ ئەزان بە ئێرە بەرناکەەوە ڕۆژانی خەڵکانێک هاتن بۆ سەری حەمامەکە یادگاریکی کۆنی مناڵیان هەیە لەگەڵێ ئەخرم حەمام بیناسازەکەی زۆر جیاوازە ینی حەزەکە باسی ئەوەش بکەم ینی بڕوا بکە کە ئەچتە خوار ئەچتە ناوێوانێ دوو خەزانی گەورەی ئاویتایە ینی دوو خەزانی گەورەی ئاویتایە جگەلەوە کارێزێکی لەسرە کارێزەکە لە مزگەوتی بنتەبەقی هەرمنیەوە لێوە هاتووە دێتە ناو سەراوە و دێتە ناو ئەم حەمامە لێرە شوێ بۆ ناو سەرا ناو حەمامەکە حەوزێکی تایە جۆرە بەردێکی تایە ئەو حەوزەوەکو نافورە بۆی بەکار هاتووە کە ئەم بەردە لە هیچ شوێنێکی منەمان دیوە لە ڕاستێ لە ڕووی شوێنەواریەوە کە چۆن لەو کاتە بێبوونی ئامێر ئەم بەردە گەورەیە ئاوا کون کراوە وەخراوەتە سەر کارێزەکە ئەمە زۆر گرنگە بەلای ئێمە ئەجا ئەو خشتانی کە بۆی دانراوە ئەو کەوانانی کە لە حەمامەکە یا دروست کراوە جگەلەوە شوێنی ینی سێ چوار شوێنی تایە بە بۆری هەواکێشی تایە کە ئێستا ئێمەڵین ساونا ینی لەم سەردەما ئەواڵین دەی لە 200 ساڵ بەڕێسە لەم حەمامە ساونا هەبووە چکە لە ناو کوورەی ئاگرەکەەوە جارێکی کە دووکەڵ و ئاگری گرمیەک هاتووە چۆتە ناو ساردی حەمامەکەوانێ و ئەمە هەمووی هەیە ئەمەی کە لێرا بەکاراتوە وەکو بۆریش وەکو ێستا بۆری نەبووە بۆری ئەزبێز و بۆری گڵێنە بورن بۆری چیمەند و ئەوانە بچگۆ کاتە چیمەدۆ نەبووە بۆری گڵێنە بەکار هاتووە چەندین بۆری گڵێنە دراوتە دەمیەک هەتاوەکو یێنراوتە ناو شوێنەکان تەوزیعیان تیاگراوە هەم تەوزیعی ئاو هەم تەوزیعی ئەوە جگەلەوە ئێمە لەم حەمامەشتی سیرمان دۆزیێکی لەوانە کە دۆزیمانەوە نزیکەی 300 پارچە شوێنەوارمان دۆزیوەتەوە 180 پارچە بەس سەبیلمان دۆزیێتەوەی کە پێیان ڤایب واتە جگەرە کێشا جگەرەی شێوە ئەوە بەڵام هەموو شێوازێک نا بابەتی شوێنەواری چونکە ئەم جۆرە لە سەبیلانە کەمە دۆزیمانەتەوە هەمویان نەخش و نیگاریان پێوەیە و بەدەست دروست کراون جگەلەوە هەندێکیان
نووسینی لەسەر هەڵکەنراوە ناوی کەسەکەی لەسەر هەڵکەنراوە کە نیشانەی ئەوەیە ئەم شوێنە بۆ ئیسراحەت و شوێنێکی تایبەتمەند بووە جگەلەوە ئەوەی کە دۆزیمانێتەوە لەو حەمامەیە یەک دوو پارچە زێرمان دۆزیوەتەوانێ یانیکەوە بەدەست دروستکراوە کە پێچێک ئیشی دەستی بێت کە ڕاستە بچووکە بەڵام بەها شوێنەوارەکەی گرنگە چونکە ئەوە کراوە 4-5 پارچە گۆی بچووکینی زێر کە ڕەنگە پاوانە بێ دۆزراوەوە ملوان کە وەکو ملوانکەوا بووە پارچێ دۆزراوەوە ئەمانە هەمووی لەکوێ دۆزیمانەوە لە ڕێڕەوی ئاوەڕۆکەیە دیارە ئەو کەسانی کە خۆیان شۆریان کەوتووە وەکەوتۆتە ناو ڕارەوەکەوە کۆمەڵێک پارچە دراومان دۆزیوەتەوانەیە دراو کە لێرە بەکارەتون بەپێی سەردەمە جیاوازەکان مۆرمان دۆزیوەتەوە کە مۆرەکە ڕەنگە ئەو کاتە مۆر چۆن بۆ کراوەتە مل و کەسێک دار شوێنێکا بێ مۆرێکی پێکردووە توانم بڵێ مۆرەکە ڕەنگە بگەڕێتەوە بۆ سەردەمی قاجاریەکان لە ئێران کە ئەو کاتە ینی بۆ ئەوە ئاگەڕێتەوە کە مۆرێکی تایبەتە و لێرە بەکار هاتووە جگەلەوە شوشەمان دۆزیوەتەوە کە شوشەکە بە دوایە چین بە ینی گەڕین لە ڕێی ئەنتەرنێتەوە ئەم شوشەیە تەنها لە ئوسترالیا کارگەکەی دروست دەکراوە چۆن گەیشتۆتە ئێرە 1920 بەدواوە کە لێرە ئەو داگیرکاری بەریتانیەکان لێرە بوون و دەستیان بەسەر ئەوەیە گرتووە ئەم شوشەی بۆن و شوشەی بۆ یاخۆوانەشانەکە خوێنێ ناوە لێرە بەجێ ماوە ڕاستە بێگومان دکتۆرەمانە هەموویە بنە بەشێکی کەلەپوری گرنگ بۆ شاری سلێمانی هیواداریشن ئێوە بتوانن زۆر کاری لەسەر بکەن بتوانانی وەکو ناوەندێکی ئەکادمی و بە پشتگیری خاتو شاناسی و بتوانن زیاتر کن و پشکینەکانان بەردەوام بێ من دەستخۆشی لەتەوە زۆر سپاس بۆ تۆ جارێکی تر پیرۆزبایی یادی سلێمانی لە جەنات و لە هەموو خەڵکی ئەم شارە و هەموو ئەو خەڵکانی کە لە سلێمانی من ناڵم خەڵکی ئەم شارە ئەوەی کە لێرە سلێمانی مەدڵنیایە هیچ کەس ئەتوانین بڵێن خاوەنی سلێمانی نییە هەموو ئەوانەی کە تایە ژین خاوەنی سلێمانی سلێمانی هەروە دروست لەسەر ئەو بنەمایش ئەڕات بەڕێوە دەستەکان زۆر بەخێر سپاس بۆ هەوڵەکان جابڕێنەوە لای دەنگە خۆشەکە کاک حەمام بدەیت بێگومان هەچینەوە لای بەرهەمێکی فەرموو ئێوە دوایم بەرهەمەی ئەوانی خۆشەویستان پشوێک وەرەگرین و دواتە درێژە بە پرۆگرامەکەمانین فەرموو عذابی قبری منا بکنین و خندت عذابی قبری منا زيزي شلانا لمن يالا زمانا بوشي زيزي شلانا لمن يالا زمانا هل درام شوانم وكل يوم شخانا هل درام شوانم وكل يوم شخانا شلانا زيز بوني نزيك مرجي منا عشقي طول دوما درياي شي بيبنا شلانا زيز بوني نزيك مرجي منا عشقي طول دوما درياي شي بيبنا بيكني وخندك عذابي قبري منا بيكني وخندك عذابي قبري منا بۆچی بۆ لێم تۆراوی لەسەرچی لێم ڕەنجاوی بۆچی بۆ لێم تۆراوی لەسەرچی ڕێم نەجاوی خۆ من شێت و شێدای تۆ ئاسکی گەردن خوێناوی
قبري منا بكنين وفندك عذاب قبري منا روجم لي ابواب الشولم حرام خوار وخو روجم لي ابواب الشولم حرام خوار وخو لا اشكي باليتو يا كسن كمكو لا اشكي باليتو يا كسن كمكو شيلانا زيز بوني نزيك مرجي منا اشكي طول ضلمه درياي كي بيبنا شيلانا زيز بوني نزيك مرجي منا اشكي طول ضلمه درياي كي بيبنا بكنين وفندك عذاب قبري منا بكنين وفندك عذاب قبري منا شەیسان جارێکی ترسڵاوتان لێبێ لەگەڵتانە بەردەوامین ئەبینین کە ئێستا لە سەرای سلەیمانی لە دەور و پشمان هەموو ئەو خانمانە بینین بەجلی کوردی و خۆیان ڕازاندۆتەوە و بەشداریان کردو لەوەی کە لە بنیادنانی شاری سلەیمانیە هەموو ساڵێک دەستگای میدیایی کورسات بە ئەرکی خۆی ئەزانێت کە لەگەڵ ئەم یادە پیرۆزەیە بتوانێت کۆمەڵێ بەهرە و توانای خانمانیش بخاتە ڕۆ ئەسڵەن بازارێکیان بۆ بکاتەوە جا دوای شاوکاران بێگومانە زانین لە چای کامێرەکانمانەوە ئەوە هەمویان کۆشکی تایبەت بە خۆیانەیە لە خواردن و لە ئیشی دەست و لە کۆمەڵێ پیشەوەری جوان و ئەیتر هاوکاران مەگەر دوایی لەگەڵمانە بن خانمێک لێوە ڕووی خانوویەکی جوانی زۆر کۆنی سلەیمانی کردبوو ئەنجا ئەمانە ئەتوانین پێمان بڵێن کە گەریەشەکات پرسیارێکی بڵێ ئەم خانوو کوێیە ئەڵێن ئەم خانوو ماڵی سۆفی کەریمە ئەم خانوو کوێیە ئەمە خەیەکێکە لە خانوو کۆنەکانی مەڵکەنی لە سابوونکاران ئەنی هەست دەکەیت ئەم شارە کۆمەڵێک ژیانەوەی زۆر جوانی تایە ئەنجا ئەوەش پێمان ئەڵێت کە بتوانین ئێمە پارێزگاری لەو شوێنە ئاسەوارانە بکەین بۆ خۆی لە خۆیان جوانیەکی هەیە کە ئەتوانین ئەم شارە بە دنیا پێ بناسیێنین لە سەرای سلەیمانین سێری پشمانەوە کە جوانی ئەم شوێنەوەکو خۆی ماوە خانمانەوە تا لێەوە هەمووی جلی کوردیان لە بەرایە لێرە خەڵکە بینی هەموو یەچێ بۆ بازار و بۆ چاخانەی شەعب و بۆ جادەی مەولەوی و جموجۆڵێکی یەکجار خۆشی تایە سەحر ینی لەگەڵ ئەوەیە هەر بێتاقەت بووی ئەڵێ لە جادەی پیرەمێردەوە وەرە پیاسێ بکە و لە شەعب چایەک بخۆرە و تۆزێ لە دانیشە و لای پەیکەرەکەی براین پاشاوە 4 کەس ئەبینی بە بەردەم ئەو لە سیسا ئەڕۆم و ئەڕۆم شیشێکە بابیشە خۆم و دوایی دەستیشم ناساوە بۆنەکەی ئەهات ماشەڵڵا یەک بۆ نوبەرانێکی بڵاو کردبەوە پێم وای بە زۆربەمان بەخوای شتیامان چ بووە سەری برسیمانی کردە ساچین بە 3-4 شامپۆ سابون دەستمانەشینەوە ساچون کەبابیانە خوارد و دەستیان لێ کرد دۆشێنە بەر پیرەمێرد هەر بۆی بەناوبانگ دایم باپۆڵەشی پێ بووە باڵێ گیرفانی ئەمەە باسی کە بابە کرماڵە ئەوە بە ئائسە لە بەرنامە بۆ نییە تۆزێشیکە تۆ دوای بەرنامە بچۆ هەرو دەسەواوتە بیشۆرە بچە دووشی بابۆڵە بێنی بە یادی جاران بەسەرچاو چاوت گەشت بێ جا لەگەڵتان بەرداوامی سەرکو لێستا ئەبینین کاتێک بۆ نمونە لە هەندێک لە پلافۆرمەکان وەکومێت تا ئەوەی کە فەیسبووکی پێوتە جاران ئینستاگرام ئەمانە کە سیر ئەەکەین هەندێک وێنەی کۆن نیشان ئەدات بۆ نمونە تایبەتە بە گەڕەکە کۆنەکانی سلێمانی تایبەتە بە هەندێک کەسی چەند جوانە سەرای سلێمانی سەرای سلێمانی هەر ئێرە نیە کۆڵێک بۆ نمونە گەڕەکە جیاوازەکانە بۆ نمونە ها ڕووبار و ئاوەکانە کارێزەکانە ئامانە هەندێک کەس بۆ لەو کاتانە ماڵیان ئاوان بێ یەخوا ئەوەی کە ئەبێت نەمابێتن ڕۆحیان شاد بێ فۆتۆیان گرتووە ئێستا ئەو فۆتانە یەک دنیا جوانی بڵاوەکاتەوە هەندێک کەسی بە سەلیقەش لەم ناوە هەیە خەمخۆر دڵسۆز هاتوون ئەمانە کۆ ئەکەنەوە بۆی کە بە فیڕۆنەچێ بۆ ئەوەی کە ئەوانەی ئەو ڕۆژانە نەدیوە بەم فۆتانە لە جوانیەکانی ئەو ساوە گرنگە باشیفکردنە
سەرکۆ هیچ کە لەگەڵ جوانی و ئەو ئارامی ئەو کەشە ئاشنابن ئەم کەسانە ئەزانن چی لەو ڕۆژگارەیە گوزەراوە تا ڕادێک لەبارەی کۆن و جارانی خۆمانەوە زانیاری لە ڕێگەی ئەم فۆتۆنەوەرەگری و ئەم سایتانە زۆر خزمەتەکەن لە ئێستا لە ئەم بەشەی بەرنامەکەمان بەڕێز مامۆستا نیازی مستەفا ساڵحکەریممان لەگەڵای بەڕێزان یەکێک لەو خەمخۆرانی شاری سلێمانین کە تاکو ئێستا ماشەڵڵای لێبێ بە تااقەتێکی زۆرەوە بە دڵسۆزیەکی زۆرەوە چەنەها پیجی با بڵێن چالاک کردووە کاری لەسەرەکات لەسەر بابەتە جیاوازەکان تایبەت بە شاری سلێمانی بوون لە گەڕاکە جیاوازەکانە ئەو کەسانی لە زانکۆی سلێمانی بوون لە 16 بەبلاوە تاکو هشتاوی ئەگەر خۆی دوایی پێمان بڵێت کە وایەنە بۆم پشڕاستکاتەوە دەرچووی زانکۆی سلێمانی بوون هاتوو پیجی بۆیان کردوێتەوە ساڵانە ئەیان هێنێتەوە ئەیان دۆزێتەوە ئەیان هێنێتەوە شاری سلێمانی ئەگەر لێ ڕژ نەبن کۆڕیان بۆ ڕێخا لە زانکۆی سلێمانی یەک دنیا ئیشی جوانەکە بڕێنە لای مامۆستا نیازی خۆی زیاتر قسەمان بکە مامۆستا گیان سڵاوی لێ ئەم یادە جوانت لێ پیرۆز بێ لە ئێوەش و پیرۆز بێ لە هەموو دانیشتانی شاری سلێمانی مامۆستا دەمە شیرین دێوە تۆ عزیێتی کێشە دوای ناتوانین قسە بکەین حەزەکەی دایبنە بۆ دوای گفتگۆکەمان جا مامۆستا بەڕێزت خزمەتێکی زۆر زۆر جوانت کردووە چەند پیجێکی سوشیال میدیات کردووەتەوە ئەگەر خۆت باسێکی پیجەکانمان بۆ بکەیت وەڵی بە کورتی و بە کوردی با من بە سەریعی بۆی کاتی بەنامەکەتان نەبم من لە 4-5 پیجە خزمەت دەکەم یەکەمیان پیجی گەڕێکی عقاریە کە ئەویش خۆی براچووکەکەم دایمەزران لە 2013 ویتە لە 2016 وازیێنە لەبەر ئیشی تایبەتی خۆی مەشغوڵ بوو من لە 13 تا ئێستا کە 12 ساڵە ئیحتیمام ماوە بەو پیجە ئەو پیجە تەنها پیج نییە ئەلبوم دروست کراوە ئەلبومەکان مەسەلەن هینی مامۆساکان هی شاعر هینی جەهیدەکان هەمووی مانجاک تەسنیف کردووە وە گەڕک بە گەڕک ماڵ بە ماڵی ئەو گەڕەکە طبعا ئەگەر بیتە سەر عقاری خۆی لە ئەساسە 6 ماڵ بووە 6 ماڵ ئەمڕۆ عیمارەی 6 ماڵی تایە ئێکر 6 ماڵەکەم دانایە ئیتر تەواو بنابی يعني هاتم لفكريجي خوم وما علاقة ببلديونية بلدية بزنان محاسبة مكة هاتم سنوركم زياكر لا إيجادك نادي موظفين تعالي ناجي لم لا شو ولا سالم تا مكتبي ثانوي شورش أو جورا ما انكرت لبروي خلق زياتر بقري خدمات زياتر بكين أما أو لها ما كاتيشا أوام إيمان نكردو كواوين كونا كاني كدقمنو كميجوين هي شاري سليماني جدا بني من الكل و بڵاوی کەمەوانێ يعني ئەوەی عقاری بەجایە کە عقاری طبعا لە ساڵی 57ەوە باوەڵین ئەگە بڵێ کوڕە بچکۆلەی شارەکەیە کە دووەکە وەختێک کە سلێمانی حەو گەڕک بووە ئەو ئاخر مناڵ بووە اینجا نازوو اینێکی تایبەتی هەبووە بەعزە کەس دەنجە باشە عقاری چیە کاکە عقاری ئەوە نییە بڵێ چییە عقاری پوختەی هاتن پوختەی گەڕەکەکانی ترە هاتنا ئەوێ دانیشتن هیچ ینی نەبێت لە ئاسمانەوە هاتە مامۆستا بۆ پیانەوە و کۆڵانە ڕاقیەکە ئەو زەمانە شێوازی دروستکردنی ئەو خانوانە شێوازێکی زۆر جوان و هەندەسی بوو کولی ماڵەیەک مەساحەکەی 320 مەتر بوو 120 مەتری باخ بوو اینجا تەسەورەکەی سیاجی نەبوو سیاجێکی نزمی هەبوو پەرژین بوو ماڵەکان زۆر ڕۆحیان بەسەر یەکتریەوە بوو زۆرێکتیان خۆشەویست دراوسی هەبوو ئێستا یەکێ لەو ماڵانە کراوە بە 2 خان و کراوە بە 3 خان و جاران سەوزایەکی زۆر هەبوو اینجا دوکان و بازاری خۆی نانەوەخانی خۆی شوێنی خەستەخانی خۆی هەموو شتێکی تایبەتمەند بوو ڕاکەکەش بڕاتە بێ لە پیاوێکی بازرگانی دەوڵەمەندی تابوو تا مامۆستایەک لە ئەدیب و نووسەر و شاعر و کاسب و قەساو بوو هەمووی تیا بوو ئەوە نەبوو بەڵێتی بەڵام ئیتر هینێکی گرت ستایلیکی خۆی وەرگرتکەوە ئەوە ئەو ناوەی بەسەر سەحر ئەنجا ئەم کۆڵانی عقاریە داری نارنج و پرتەقاڵی زۆر بەڵێ کەم ناڵبووینە ڕۆشتین بۆیە جاریوا لێشیان هەیە دەڵێ لێ ناکەوە دەستمان بۆ برد لە قوپۆبەکەمانشکای تجاری وا بوو تووڕابوون و لیانین و هەندێک جاری گەشتیان نەبوویان و دەیکوڕم بۆ دیوارە سەرەکەی با حەزێتر نەکە لە دەرگا خۆمە پرتەقاڵێک تێنێ ئەو تایبەتمەندی خەڵکی عقاریش یعنی هەموو گەڕەکەەکانی بەڕاستی یعنی بۆ هەستیە کرد مامۆستا هەمووی وەکو خێزانە سێریە کرد یعنی مناڵێکی ببینە بانگە کرد چایەک ئاوێشیایە کەسێکی ببینە لێو بڕۆشتە
سەلامێکی لێکرد ئەو نەبوو بڵێ من تۆ بناسم تۆ نەناسی یعنی ئەو گەرمەگوڕیە هەر هەبوو ئەمە چۆن بوو تا ینی من نێم بێمە ئەوەی کەوا جیاوازی ئەوە بکە من لە بینی گەڕەکەکانە بەڵام چکو لە بەری خۆم تیاژیاوم ئێمە ئەو خانۆمان کە باوکم بە ڕەحمەت بێ کڕیوێتی لە 55 تەسجیلی کردو 57 کلیدمان وەرگردووە لە 57 اینجا لە 57 تا ئەم دقەیە ئێمە ماڵەکەمان ڕاستی من خۆمی تیانە ماوەم بەڵام خانۆکەمان هەرماوە خانۆکەمان هەرماوە ئێستا کافیتریایکی تیای ناوی ڕەشماڵە هەر بە ناویش کوردیەوە ئیتر عەرزی ئەوە بکەم ئەو تایبەتمەندی گەڕەکەکە یعنی هەموو کەسێک یعنی من ئەگەر پیاوێکی بە تەمەنم ببینایە شەرمەمە کرد بەعزێ یاریە بکەم یان بەعزێ شتێ بکەم و ئەویش زۆر بە چاوێکی عەتفەوانێ سەیری مناڵی گەڕێکیە کرد و خۆمان لە بینی خۆمانە شێوازێک لە نەریت و احترام هەبوو و یعنی عقاری وەکو خۆ دوتێ بەعزێ ناویشیان لێ نابووین مناڵەکانی گەڕێکی نەستەلە و چێک و نەستەلەوە ئەم شتانە بەڵێ بەحساب ئێمە واین و ئەمانە ئەلا کولین بەڵام ڕۆڵەی بە جەرگ و ئازاشمان تێ زۆر تیا بوو کە من قایمەیەکم دروست کردووە بەو ناوانە کە لەم گەڕەکە شەهید بوون وەکو شەهید جەبار وەکو شەهید شەماڵ و هەواڵی ئەحمەی مەحموبەک وەکو شاکر فەتاح دڵشا مەریوانی جەزا عەلی کاتب براکانی زۆر ناوەکان بەختیار شەماڵ ئەمانە هەمووی ڕۆڵی ئەم گەڕەکە بوون و وەکو گەڕەکەکانی تر شەهیدیان ناوە. باش مامۆستا ئەگە بە کورتی پێشمان بڵێ ئێوە هەروەها ئیشێکی شەکەن لەسەر دەرچوەکانی زانکۆی سلێمان زانکۆی دای باسی ئەمەمان بۆ بکە ئەم دەرچوانە ئەسڵەن چۆنە دۆزیتەوە ئەوان پەیوەندی بە تۆکەن اینجا دواتر چیان بۆ بکەیت؟ قوربانجان خۆی فکری دەرچوانەکە لە ئەساسە هەبوو لێرەوە کوڕێک بوو خەڵکی بەسرە بوو ناوی سەلاح عمرانە ئەو لاپەڕەی دروست کردبوو بە ناوی دەرچوانی زانکۆی سلێمانی بە عەرەبی تەجەموع خەریجی جامعەت سلێمانیە جا سێرم کرد ئەم بەرنامە ئەم پەیجە بەرەو لاوازی ئەڕوا ڕۆژێکیان تەلەفۆنم بۆ کردتم ئەمە مێر بم ئەدمن لەگەڵ تاو ئیشەکان بەرم بڕێەوە وتی وەرە دەرگاکە کراوەیە ئیتر لە 2021ەوە بیستەوە من هاتم ئەو لاپەڕێم هەڵسانەوە نەک بڵێم تەحەیزکەم هاتم کوردەکانم ئاش کردەوە چکو تەلە بە کوردەکان و ئەوانە دوورکەوتبوونەوە هاتم بە زنگکردنەوەی هەچی ئەو مامۆستانەی کە بە جیان هێشتوین لەو حەیەکم بۆ کردوون باز ژیان نامەکانیان اینجا ڕسمی تەلەبە ئەهات لە هەموو لایەکان و لە هەموو قەومیتەکانەوە اینجا تەرکیز کردە سەر ئەو ساڵانەی 68 کە جامعی سلێمانی خوالی خۆش بوو ڕەحمەتی لێ بە مام جەلال بە تەسیری ئەو ئەم جامعەیە دروست کرا تا هەشتاویەک گوازرایەوە چوو بۆ هەولێر و 92 هەر مام جەلال ئەو توانی جارێکی دروستی کاتەوە اینجا بینەوە سەر پەیجەکە خزمەتێکی زۆر گەوراکە ئێستا شێوازێکی ئەکادمی وەرگرتووەکەوە تۆ بۆ مەزدەرێ بۆ شتێ بگەڕێ ئەتوانی بگەڕێت بۆ پێیجا لەم پەیجەوە فکری ئەوە دروست بوو کە زیاتر عەرەبەکان وتیان ئێمە حەز دەکەین کۆبینەوە ساڵانە لە سلێمانی لە جامعە کۆنەکەی خۆمان منیش فکرەکەم تەرحی پێشکەشی بەڕێز دکتۆر کۆسار کرد ڕئیسی جامعە سەرۆکی زانکۆی سلێمانی و لێرەوانێ سڵاوم هەیە بێ و سوپاسی ئەەکەم کە ئەو 4 ساڵە یارمەتی ئێمە هاوکاریمانەکە ئیتر ساڵانە لە 23 دا کە یادی دروستبوونی زانکۆی سلێمانیە لە خواروی عێراقەوە لە ناوەڕاستەوە لە وڵاتانی دەرەوە لە ئەمریکا و بۆ ئوسترالیا بە سویدا بە ئەوروپا خەڵک بە تایبەت دێنەوانێ اینجا خەڵکی خۆشمان لێرە لە کوردستانەوە یەن و کۆبنەوە بۆ ماوەی 2 ڕۆژێک پێڵێن ڕۆژی غێر ڕسمی غێر ڕسمیەکە هەر مجەڕەد قسەکردن و بینین و ئەمانەیە بەڵێ ئەوە ڕۆژی یەکەم ڕۆژی دوم لە هۆڵێکە لە قاعە ئەنواعی نەشات و چالاکیەکەین ئەمە خۆشیەگەیە بەو کەسانە تەنانەت هەموو ساڵێک ئەڵێم کاکە ئەم ساڵ 2 ساڵە زۆرم پێ ناخۆش بێ ئەڵێ ئاخر باشە بەشم چیە لە ئێمە ساڵێکی ترەمێنین بەرەو ئەو هەناسەیەمان بنێ تەمان ئەمانە ئەو لەبیر نەچێ ئەمانە کەیەن بە پارە و بە پولی خۆیانیان یعنی ئوتێل خواردن مواسەڵات هەمووی جرفانی خۆیانە نە حکوومەت نە حیزبێک هیچ شوێنێک نییە دەمیان بکە باشە ئەمە یەک
دوو کێنە ئێرە تەنها بۆ دوو مەبەستیان مەبەستی یەکەمیان ئەڵێ ئێمە سوپاسی زانکۆی سلێمانی ئەەکەین کە تیا خوێنومانە و لێرە فێری علم بووین و شادەمان وەرگر ئەمە یەکەم دووهەم سوپاسی مامۆستاکانەکەن سێهەم کە لە هەمووی گرنگترە ئەڵێ ئێمە سوپاسی خەڵکی سلێمانی ئەەکەین ئەو ساڵانی لێدە بردانە سەر هەستیمان ئەستمان بە غەریبی نەکرد چونکە وان باوەشیان بۆ کردینە وەکو کوڕی خۆیان یعنی ئەکە ئیجازەمانە بوو عجزان ناڕۆشتنەوە کە سوارمان هەر لێرە ماینەوانی لەوانەیە ژنی هێنا بێستەوە نییە ئەو باسی بەڵێ کۆنە ئیسم لێرا ڕەگیان تا کوتی ماونەتەوە نەماونەتەوە بەڵام ینی زیکراتیان ماوەتەوە چۆتە وڵاتێکەوە بەڵام ئەو ڕۆحیەتیان تیا ماوە کە بێتەوە بۆ ئێرە ئەو دوو ڕۆژە سوپاسنامەیە تەقدیم تا بۆ کەسانی کەوتم خەڵکی شار مامۆستا بۆ هەموو کەسێکەوە ڕێگێکی عاتفیان بۆ دروست زۆر زۆر سپاس مەمنون بۆ ئامادەبوونت سەحر بچینە لای کاک حەمەد ئەرە وەڵڵا کاک حەمەدیان فەرموو چەند بەرەمێکی پێشکەشتنی بەس بووە بێدەنگ دانیش ئێچی بڵم بڵ ئەنێ بێدەنگین وێمە گوێمان لێوە گرتووە بە سەرادەکە خۆشە و پڕە لە یادگاری جوانی کاکە حەمە با تۆزە هونەرمەند هەمەی نێرگەس ئەو گۆرانی جوانانەی بەو دەنگە خۆشەی ئیتر نازانم ئەگەر بۆم ڕۆی ئامادەکرد بێت بەسەر چاوچێک لە بەرەمەکانی ئامادەیە و خێن خزمەتیە و ئەزیزانی واداری باشە با پێشوی بچیتە لای بەرەمەکە بۆ سلێمانی حەمە چی شتێکی سلێمانی زۆر دڵت پێکرێتەوە وەڵای کاکە سەرکۆ ئەم شوێنی کلتیایە دانیشتوین بۆ خۆم ناڵم جێگەی یادگاریە بۆ من ئێرە پێشتر پڵین پۆلیسی سەرا لێرا بوو خۆ مناڵ بووم لە بەردەم و دەرگایە ئەوە پسکیتم فرۆشتووە پۆلیسەکانی ئەوە مەبینی و پڕە لە یادگاری بۆ من خەڵک مەبینی کە ئەم بەر و ئەو بەرهەمووی بڵین مەسەوەری تیا بوو خەڵک ڕسمیە گرت پێم وابەوەی خەڵکیم شارە بێ هەمووی لەم یەکێک لەم دوو باخەیە ڕسمێکی هەر هەیە ئێساش ڕۆژانە هەر هەیە بەڵێ بەڵام یادگارەکانی مناڵی و بیرە خاتەوە کەی تۆ ئێرە بەڕاستی ینی مەسەن ژیان لەو سەردەمایە کە چەندێکیش خورس بوو بەڵام هەر پڕە لە شتی جوان سەشتا قورسەکانی مناڵیە کە بیرتەکەوێتەوە بەڵام بۆ تۆ بۆ بە یادگارێکی جوان بۆ یەکایسە لێرە دانیشتم زۆر دڵخۆشم چینە لای بەرامێت بە چاوەڕ لما بيني قوڵ و گوڵزار دانیشتبوو یارم غەمبار دەڵێن تەشریف ئەکا سەفەر منیش غەریب و دەربەدەر دەڵێن تەشریف ئەکا سەفەر منیش غەریب و دەربەدەر بەفری قەندیلە خوێناوی پیاڕژاوە ومەت بەفری قەندیلە خوێناوی پیاڕژاوە چاوت پیاڵەی مەستانە شارابی تێکراوە لەمە بەینی گوڵ و گوڵزار دانیشتبوو یارم غەمبار لەمە بەینی منیش غەریب و دەربەدەر دەڵێن تەشریف ئەکا سەفەر منیش غەریب و دەربەدەر
شرابی دستی تویا ئاگری بەردا لە گیانە لەما بینی گۆڵ و گۆڵزار دانیشتبوو یارم غەمبار دەڵێن تەشریف ئەکا سەفەر منیش غەریب و دەربەدار دەڵێن تەشریف ئەکا سەفەر منیش غەریب و دەربەدار دەنگت هەر دەم خۆش خۆش. بێ یەخوا. دەستان خۆش سپاس بۆ تۆ هەر بژی کاکۆسار سێری کاکۆسارەکەی پێکەنی. ئای ئەو ژەکێکە لە هاوکارەکانمان و میزیجانی ئەم پێکەنی نەقسەی تیا بوو. وڵی کە سێر مەکایتر لە یەک تێگەین ئەوە زمانی ئەمە یەکە عینێکی خوێنەوە؟ شەچە هەر لی تێگەم لێەوە ئیتر هەمومان ناوڕێیت هەمویان بەڕێز و ئازیز و خۆشەویست هەر بمێنن یەخوا. لەگە بینەرەکانمانە بەردەوامە بین ئێمە بڕۆ ئەوەی کە گرنگە بۆ یادی سلەیمانی لەسەر بەڵێ. چەند تەوەرەیەکی جیاواز ئێمە بتوانین قسە بکەین بەڵێ. و لە هەمان کاتیشە هەمیشە وتومانە خانمان لەم شارەیە دەستێکی باشیانە بوو دەستێکی باڵایانە دکتر زیران نەیوتێتی هەر ئەسڵان حەمامەکە ئەوەی کە لە دەرکی سرای بە بەڵێ. ناوی با بڵین دایکی پاشاوەدانرا لەبەرەوە لە مێژوەکەمانەوە ئەم ئازادیە لەم شارەیە بوونی هەبوو هەتا ئێستا هەر ڕێز بگرێ بووە. ئێستاش ئازادیەکی یەکجار بەرچاویاندراوەتێک کە بتوان خاوەن بڕیار بن ئەمە زۆر گرنگە باڵێ لەم بەشەمانە خاتونێکمان لایە خاتو هاناشوانمان لایە کە خاتونێکی چالاکەوانی مەدەنی کەمیشە پێ ئەڵێم خاتونێکی خەمخۆر من چکە لەبەرەوەی کە لە پرۆگرامەکەی خۆمان لە کورسات هەمیشە کە بانگێشمان کردووە هەمیشە باسی کارەکانی کردووە کار بۆ وەنی کە پەنیان بۆ بردوین کار بۆ خانمان کار بۆ قوربانیانی سیدی ئۆ تونوتیژی. کار بۆ کۆمەڵی لایەنی تر بۆیە چالاکەوانێکی زۆر باشە و هەمیشە خەمخۆریش بۆ بەڵێ. یەخوا بەخێر بێی ئەمڕۆتان لێ پیرۆز بێ یەخوا لە زۆر سپاس مەمنون. ئەمەنیشی زۆر جوانەکەین سپاس. خۆ بەشوی تیاابێت دقەیەک وەسفتان زۆر سپاس یەخوا مەمنون. لەشتان زۆر سپاس دەست خۆش بێ و زۆر زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم ئێمە چاومان زۆر ڕوندەوە. سپاس هەدە خەنجە لەگەڵەوەی کە ئەمڕۆ ساڵیاتی دامەزراندنی سلێمانیە هەواڵێکی جیاوازمان بەرگوێکە و سلێمانی هەتا کوێستا چەند دەستە خوشکێکی هەبووە لەگەڵ شارەکان لە شوێنە جیاوازەکان یەکێکیان سنەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئێستا ئەوترێت یەکێک لە شارەکانی چین کە شارێکی گرنگی پیشەسازیشە ناوەکەی جەنابەت پێمان بڵێ تۆزێ قورس بوو بووە بە دەستە خوشک جا ئەگە بە ڕێزت پێمان بڵێ ئەم هەڵبژاردنە چۆن بوو و گرنگی ئەوەی کە بۆ نمونە شارێک لەم شوێنی دنیا لەگەڵ شارێک لە شوێنێکی تری دنیا ئەکرێ بە دەستە خۆش گرنگەکەی چییە؟ سەرەتا ئەمەوێ خۆشەویستی و سڵاوی خۆم بنێرم لە سلێمانیەوە بۆ هەموو ئەو ئازیزانەی خۆشەویستی سلێمانی لە دڵیانایە لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەن هەزاران کەس هەیە کە ئێستا لە سلێمانی نییە بەڵام خۆشەویستی سلێمانی لە دڵیا عشقێکی بەردەوامە خۆشەویستێکی بەردەوامە هەر سلێمانی خۆی ئەو عشقەی هەیە یعنی کە ئەگەر ماوەیەکی کەمیشتیا بمێنیتەوە هەستەکەی هی خۆتە هەستەکەی تۆش هی ئەوی یعنی ئەمە بۆ هەموو کەس وایە هیوادارم ئەم ساڵ و ساڵەکانی تر هەمیشە بە خۆشی بە پایتەخت بوون بە گەورەی یادی سلێمانی بکەینەوە سلێمانی لە مێژەوە هەوڵیاوە ببێتە بۆ بچووکیە کە و بۆ هەڵمەتانی کە لەسەرەتی زۆرجار ئەو لایەنە زەختانی کە لەسەرەتی زۆرجار هەوڵ ئایا ببێتە پایتەختی جوانیەکان سلێمانی یەکێکە لەو شارانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەگمەنترین شارە کە ئەتوانین بڵین وەکو پایتەختی ئاینەکان وەکو پایتەختی پێکهاتەکان وەکو پایتەختی خۆشەویستی لە هیچ شارێکی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نابینی کە بنکەی سەرەکی ئاینەکان تەریقەتەکان پێکهاتە جیاوازەکان لە شارێکا کۆ ببێتەوە شارێکی بچکۆلەش بێ و بە خۆشەویستی و بە جوانیەوە بەیەکەوە بشین من نەنکم هەمیشە ئیگەڕایەوە کە لە سلێمانی چۆن لەگەڵ مەسیحیەکانە دراوسێ بوون چۆن جوولەکەکان کە کۆچڕەویان پێکراوە لە دوای بڕیاری مەلیکە هینکەوتون جوولەکەکان و تویانە ئامانەتی ئێوە و زۆریان نەیانتوانیوە کچەکانیان بەرن مڵک و ماڵەکانیان ینی ئاڵتون و ئەوانە برن لەگەڵ خۆیانە لای ئەمان ئامانەتیان کردووە یعنی ئەمانیش تا مردوون بۆنەوەکانیان وەسێتیان کردو ئەمە ئامانەتیە لە لای ئێمە ئیتر ئەمە کۆمەڵی ئاماژەی ترمان ئااتێ ئەومان پێەیە کە لێرە
ئاینەکان هەمیشە پارێزراوە یعنی یەکێک لە مەزارە گەورەکان شێخ معرفی نۆدەیە مەولانا خالیدی نەقشبەندیە یعنی ئەوەیان دوور نییە لەیەکەوە کە دوو تەریقەتی جیاواز و زۆر گەورە لە جیهانە دەنگدانەوەیان هەیە بەنسبەت بازرگانی شەوە لە ژێرپردەکەەوە ئەگەر بڕوانین دەیان کەس هەیە و قەیسەری مێژووی قەیسەری نەقیب دەیان کەس هەیە کە نەوەی یان نەوەنەوەی ئەو کەسانن کە پێشتر دوکانیان هەبووە لەوێ بازرگانیان کردو دوکان بە معنای بچکۆلەتر لەوەی کە ئێستا هەیە هەڵبەتە بازارێکی زۆر بچکۆلە بووە بەڵامە بینین کە لە ڕۆمانەکانیشە بە تایبەتی نووسەرە کوردەکان کە زۆربیان خەڵکی سلێمانین و بە سۆرانی ئەنووسن لە ڕۆمانەکانیشا باسی ئەم مێژووە جوانەی کردووە لە پێکەوە ژیان لە خۆشەویستی لە تێکەڵی لە دۆستایەتیەکی بێوێنە کە ڕەنگی داوەتەوە بەسەرنەوەکانەوە تا ئەمڕۆژ هەستی پێەکەین بە خۆشەویستیەوە ئەچینە گەڕەکی مەسیحەکان بە خۆشەویستیەوە چینە گەڕەکی جوولەکان بە خۆشەویستیەوە چینە سابوونکەران بە خۆشەویستیەوە سەیری دەرگاکانەکەین هەموو دەرگا و پەنجەرەکانیش خۆشەویستیمان پێڵێن زۆر جار نەریتێکی زۆر جوان هەبوو تۆکو خاتوونی لەوانەیە بیرەوەریت هەبێ لەگەڵم بابەتە لە سلێمانی سەحەر لە ماڵێکا بۆ نمونە لەم ماڵکەنیە یاخو ئەڵین خۆمان پێڵێن کەبابی وەلی ئالەم کەبابی وەلیە کۆمەڵی خانە بوو خۆمان ماڵمانێکە بوو ئەنوو لە ماڵێکە یەک حەوشە هەبوو هەش ماڵی تیاو ڕاستە هەمووشیان مناڵی زۆریشیان هەبوو کەسیش لە کەس نەئەکەوت بابم زمانە سلێمانی بێ هەمووش یەوی بە قوربانت بوو هەمووی ئەمەنە ڕێز و خۆشەویستیە بوو هەمووشی کچیان هەبوو هەمووشی کوڕیان هەبوو یعنی خۆشەویستیەک و پێکەوە ژیانێکە بوو ڕێز و احترامە بوو ڕێزگرتن لە گەورە هەبوو ڕێزگرتن لە کەس یعنی کە ئەن و وەڵا لەم کۆڵانە شیری یەکترمان خواردەوەی ترتەوە ئەمە زۆر ڕاستە ئەم نەریتە جوانە چەند وای کرده بوو کایتر خەڵکی سلێمانی بتوان هەمووی هاوکاریەکەن ڕاستە نەبوونیش هەبوو بەڵام پیانۆتی ڕاستە ئەو نەریتانە ئەو نەجوانە لەنەوە یعنی لە گەنجەکانی ئێستاشا هەستی پێەکەی گەنجی ئێستاش جیاوازن بەڕاستی کە ئەبینن مەسەلەن هاوڕێیان یا کەسێکیان یا کچێکی دراوسیان یا کچێکی خزمیان ڕوبەڕۆی شتێکە بێتەوە هەموو فریای ئەکەون یعنی چەند بینیومانە لەسەر جادەکان جاری وا هەبوو مەسەلەن تعلیقێک دراوە لە کچێ سێ چوار کوڕ یەکسەر چوونەتە لای و پێیان و تۆ ئێمە برای توین و ئێمە ئەم نەریتە جوانانە تا ئەمڕۆ گەنجەکان پاراستویانە و من هیوام هەیە کە گەنجەکانی ئایندە مناڵەکانی ئایندەش هەر بە هەمان شێوە بێ لەبەروی وەگوتم ئێرە عشقێکی هەیە ئەو عشقا نەوە دوای نەوە یەت یعنی هەستێکی ئەوەندە بەهێز و ئەوەندە جوانەوە دوانەوە یەت بۆیە ئەمە واشی کردووە کە سلێمانی لە زۆر شتیشا پێشەنگ بێ یعنی لە زۆر بوارە پێشەنگ بێ ئەو بواری بازرگانی یەکێکە لەو بوارانەی کە بەڕاستی تایە پێشەنگ بووە لە ڕاپەڕینەکەیە لە پێش ڕاپەڕینا لا خەباتی شۆڕشی نوێیە بینیمە ئەم کۆڵانانە شاید حاڵی قڵیشانەوە و شاید حاڵی ڕاکردنی پێشمەرگە و شاید حاڵی بەسەرادانی ڕژێمی ڕووخاوی بەعسن و کە چەندێک معاناتمان هەبووە لە چۆن دەرگاشکێنراوە چۆن ژن و مناڵ براوە چەنەها خێزان لەم گەڕەکانە وەک جەنابەت ئاماژەت پێیا ماڵیان گواستۆ چوونەتە ماڵێکی تر لەبەروی کوڕیان پێشمەرگە بۆ برایان پێشمەرگە بووە ئەو ئەم نەسوورە ڕەمزی خەبات و بەرخودانی گەنجانی سلێمانیە گەنجان هەرسەروی خۆمان بەم جادەی پیرەمێردەیە سژنی لێ بوو بەڵێ سجنی لێ بوو بۆیە چەندین ژنی کورد ڕۆحیان شاد بێ لەوێ بە مناڵی شۆکیانیان لە دەستە دوای ئەوەی سا بۆتە پارکی بەناوی دایکەوە بەڵێ بۆیە کرا بە پارکی دایکەکان ئەوەنە چاوەڕێیان کرد چاوەڕێی مناڵە زیندانی کراوەکانیان کرد چونکەوەمان بیر نەچێ ڕژێمی بەعس لەم شارەیە سەدەها مناڵی زیندان کرد و لە سێدارەدا هەر فیلکەیەکمان هەیە لای فیلکەی نالی ناوی ئەو مناڵانەی لەسەر نووسراوە کە خوار 18 ساڵ بوون تەمەنی بەرزکردنەوە بەس بووی لە سێدارەیان بە بۆیە ئەم بەرخودان و خەبات هیچ کاتێک یعنی مقاومەت بەردەوامە لە کاتی کۆرۆنایە هەموو بەیەکەوە بووین لە کاتی نەبوونی موچەکانە ئەو حیسارەی ئەخرێتە سەر بە تایبەتی سەر سلێمانی لە کاتی نەبوونی موچەیە دەیەها ماڵ هەبوو زانوێتی دراوسەکەی هەژارە خواردنی بۆ خستوتە بەرماڵەکەی بێ ئەوەی بزانی کێیە بێ ئەوەی یعنی ئێمە چەندین ماڵ هەیە کە خەڵک هاوکاریانەکە کە نازانین کێیە بەڵام هاوکاریانەکە ئەم سلێمانی هەروە بۆ سەرمایەدارەکان خەمخۆرانە چەندین ماڵ هەیە ئەیانژێنن یەکێک لەو خەسەڵتە تایبەتانەی سەرمایەدارەکانی ئەم شارە هەیەیان بووە ئیتر ئەگەر سەرمایەکەشیان زۆر گەورە نەبوو بێ مەصرفی خوێندکاریان کردووە زانکۆ تەواو بکە
یعنی ئەوە لە مێژووی ئەم شارەیە یەکێکە لە ڕۆشنترین خاڵەکان باوەڕش ناکەم لە هیچ شارێکی ترا ئەمە هەبێ مەسرفیان کردوون ئەگەر چی خۆیان هەندێک جار نەخوێنەوار بوون بەڵام پاریان لەبەر دەستا بۆ توانە کوڕی فلانە کە زیرەکە با بچێتە زانکۆ من مەسرفیەکەم ئەمە وای کردووە کە بەتایبەتی لە زانکۆی مستەنسریە لە بەغا زۆربەی گەنجەکان بەیەکە و کۆبوونەتەوە لەبەرەوەی جاری وا هەبووە 10 گەنج 12 گەنج یەک سەرمایەدار هاوکاری کردوون و مەسرفی کردوون و خەرجی یاون بۆیە بینی کە ئێستا کە بەشێکی زۆریان پزیشکە بە تەمەنەکانن یاخود دکتۆرە دیارەکانن ئەوانە هەموو بەیەکەوە هاوڕێیەتیەکیان هەیە یعنی خۆشەویستیەک لە نێوانیان ئاکۆ ئەکاتەوە ئەو خۆشەویستیە لێوە هاتووە کە بەیەکەوە خەنجویانە بەیەکەوە معاناتیان هەبوو بەیەکەوە هاوکاری کراون لەم شارە کۆمەک کۆکراوەتەوە بۆ ئەو ماڵانەی کە هەژار بوون لە کاتی لافاوەکەیە ژنی متەسەڕیف یەکێک بۆ لەو ژنانەی کە بە پێشەنگی هاتۆتە دەرەوە لیان پرسیوە وتوانە تۆ ژنی متەسەڕیفی چۆن یەیتە دەرەوە پارە کۆوەکەیتەوە بۆ خەڵکی هەژار عیبەیەکی گەورەت هێناوە چۆن ژنی متەسەڕیفیەتە دەرەوە پارە کۆوەکاتەوە لەگەڵ چەندین ژنی سەرمایەدار چوون عبایان ناو بەخوایانە لە دەرگایان ناو کۆمەکیان کۆ کردوتوانێت ئەم شارە هەمیشە ژنان تایە پێشەنگ بۆ لەم بەردەرکی سەرایی یەکەم شەهیدی ژن لە مقاومەتی سوپای بەریتانی شەهید بووە لەم شارە لێرە دەیەها ژن دەستگیر کراون لە زیندانەکانە قایم کراون کە زیندانی سیاسی بوون خەباتی سیاسیان کردووە لەم فەرعانە و لەم کۆڵانانەیە چەندەها ژن ڕایان کردووە بڵاوکراوی پێشمەرگیان پێبوو بە باوەشیانەوە ڕایان کردووە لە دەسی زاڵم بۆیە ئەبینین کە لێرە پێشنگایەتەکە لە چەند ئاستێکایە بۆیە هەمیشە بە درەوشاوی ئەمێنێتەوە و هیوادارم هەمیشەش هەر درەوشاوە الله هەروە بێ ژنانی کورد ماشەڵڵا هەمووی بوێر جایتەوە بێگومان ژنانی سلێمانیش بە هەماشە پیاوانیشمان هەمیشە پشتی ژنانیان گرتووە بێگومانە بێ پیا و پشتی ژن بگرە اینجا ژنە توانێت جار باسی هۆش بکات دیمانە هەروە ئەمە ڕۆژەگەڵێ ئێمەش ناڵین باشە ئێوە توانایەکی باشتانەیە بەڵام پێویستیشی بە پشتگیریوانە بەتەنیش یەکەوەین هەمیشە لەم شارە شامێژووی ئەم شارە وا بنیادنراوە ژنەکان کە هاتوون پشتیوانیش کراون و هاوکاریش کراون خۆشیان پلانێکی وایان هەبووە یا کارێکی وایان کردووە کە ڕنگ باتەوە لەم شارێ جا چۆنە لای بەرهەمێکی کاکە حەمە چینە لای بەرەمێکی کاکە حەمە ئەگەر شاد بێت کاکە حەمە باش شاد بێت ئەوە کاکە حەمە پشتگیری ماڵەوەکەی تۆ باسی و بابەتەمانە کرد پشتگیری ماڵەوەکەی وڵی هەموو کەسێکیتر پشگیری ماڵ و ئایلی خۆێرەکات بۆچی وڵا باسی خانمانمان نەکریان و ئێمە پشگیری پیاوان پشگیریانەکەن و ئەوش توانایکی باشیانە هاوسەنگی هەیە هەچکارێک مەسانە هاوکاری ژیانی یەکتریبی بۆ کەسێک بێ بۆ دایک بێ بۆ خوشک بێ بۆ ژن بێ بۆ ینی بۆ خاتونیکی بەرامبەرە بێ هاوکاریەک بێ پێم وانە شتێکی خراپ بێ بەڵام لە شتە باشەکانە هاوکار بیت بۆ شتە غەڵەتەکانی دەتوانین پێ بڵێ ئەمە غەڵەتە هەر هاوکاری کە نایڵی بیکە کارێک خراپ زۆریش باشە کاکە حەمە فەرموو
دوایە و کۆچت وەڵا ساتێ نەچراوتۆ لە دوایە و کۆچات وەڵا ساتێ نەچراوتۆ لە گوڵ و لە گوڵانجان لە گوڵی گەنم و جۆ لە گوڵ و لە گوڵانجان لە گوڵی گەنم و جۆ نەژی ئەو زاڵمەی دەی دەی دای بڕیم لە تۆ نەژی ئەو زاڵمەی دەی دەی دای بڕیم لە تۆ ببني مامز والله بيره بيره الخوم ببني مامز والله بيره بيره الخوم هالشوق للاية تشيب كم منظر جينا خوم هالشوق للاية تشيب كم منظر جينا خوم لقولو لقولا انجام لقولي كنموجون لقولو لقولا انجام لقولي كنموجون نجي أوزارمي داي 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 برملاتو نجي أوزارمي داي 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 برملاتو ئەی دەستە خۆش بە کاک حەمە عەبدول جا ئێمە خۆ گوێکمان لە گۆرانیەکەی تۆ بوو لەگەڵیشت ئەدمامەوەتەوە یەخوا ئەو دەنگە خۆش لەگەڵیشیا تۆزێ قسەمانە کرد لەگەڵ هاناخان لەسەر ئام باوەڵ ئەمە باوەڕ ڕاق باوەڵە ئەمەی پشتیشمان بڕاقە خۆشەی هاناخانوتی ئەمە ئەتوانم جێگر هەستم بیکەمەوە باش ئەمە لە کۆنا بابزانم با بیکەمەوە باش تۆزە بەستوشیانە قەی ناکە هەریکەمەوە چکە ئەمە قاتوانە ئەزانم بەس بۆ ئەیکەمەوە کە لە کۆنا ئەسا خەڵکەش کە سێرمانەکەن یاخوا بەخێر بن ئەمەن جلیان تیاڵەکە ئیتر وەکو نەریتێکی جوانی شەک خانمێک شوی کوردایی لە باوەڵەکەی یا بوخچەکەی لەگە خۆیان هێنەوە بەڵە ئەمە جۆرێکی تریشی هەیە تقریبا ئەم حەجمە پێوترێ ساک یعنی ئەو کەسانی کە سەفەریان کردووەڵە ساکەکەی هەڵگرت ڕۆشت یعنی وەکو جانتای سەفەر وا بووە باوەڵەکانیش بۆ خەزنکردنی جل و هەڵگرتنی زستانەوە هاوینەوە ئەوانە جا چونکە لە ئاسنا هەمیشە پارێزراو بۆ جلەکان لە ناویە یعنی مشک و ئەوانە ناتوانیەوە هینی پێ بکەن ئەمە و کاتانەی کە ئیتر بۆ نمونەگەر چیتە داخوازی کریەشێ لە کچەکان لە ئایلەیەگا بووە ئیلامی پێ بووە جلەکانی لەوانەیەکی پێ بێ پێی بووە ئەوایە پێی بووە لەگەڵەوەی کاکە حەمە گۆرانی بۆتین شتێکە پێوتین لەسەر ئەمە ئەم ڕسمەیەتی ناوی بەڵێ ئەوە ئەسپا ناوەکەی عەرەبیە پێی ئەوترە بوڕاق وا ئەوترێ کە ئەم ئەسپە بۆ شەوی میعراج بەکار هاتووە عین شەوی میعراج پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆتە سەر تێپەڕیوە شەوی میعراج تێپەڕیوە بۆ ئاسمان بەم ئەسپە بۆ ئەم ئەسپە پیرۆزیەکی هەیە ینی ئەمە نوێنوشتیشان لەسەر دەستەکانە خۆش بێجا ئەمە لە ڕۆژهەڵات شێوەیەکێ لە نەهاناخان ئاگادار شامارانی لەسرە شامارانی لەسەر شامارانی پێ ئەڵەن شاماراندا پیرۆشتەکان ئەهاتن شتەکان جل و بەرگ و هەنێشتی نهێنیان هەبوو دایان نەشارد وەکو پارە و نقڵ و ئەمانە کە دوای بێن بە ناوەکانیان لەناو ئەوە دایانە ئیتر کلیل و قفڵی لەلای خۆ بوو ئەو ڕۆژە جێژن بوو کە ئەم دەرگایە ئەکرایەوە شتێکەکان بەخشایەوە بەسەر نەوەکان هاناخان بابینەوە سەرەوەی کە من هەر سەرەتا پرسیارێکم لە بەڕێزت کرد ئەو بابێت و چیرۆکی دەستە خوشکەکە جا ئەمەنە شیرین باسی سلێمانیت کە بنیان دڵی ناهات ئەم دەستە خوشکە پێمان بڵێ هەر لا هەر وڵاتێکە هەر بۆ هاناخان بۆ میوانەکانمان بیرمانچوو شیرینیەکەم بۆ تۆ بیرچوو دەست خۆش زۆر سپاس ئەی دەست خۆش
دەستە خوشکبوونی هەردوو شارێک بەپێی نزیکبوونەوەی تایبەتمەندیەکانە لە یەک یەکێک لەو تایبەتمەندیانەی کە ئێرەی نزیک کردوەوە لە ئیۆی چینی ئەوەیە کە لە ڕووی بازرگانیەوە وەکو سنتەرێکی بازرگانی وایە یعنی بازارەکانی گەرمە گەورە نییە بەڵام بازارەکانی گەرمە و جوڵەی بەردەوامی تیا هەیە خۆتان نەزانن سلێمانی بەهۆی پێکاتە جوگرافیەکەیەوە بازارێکی گەرمە زۆر گەورە نییە بەڵام جوڵە و جموجۆڵی زۆرتیایە هەندێک جار هەوڵ ئەدرێ ئەم جموجۆڵە پەک بخرێ بەڵام ئەوەیە دڵسۆزانی ئەم شارە بەردەوامن لەوەیە کە ئەم بازارانە هەر بە زیندوێتی بمێنێتەوە بۆیە کاتێک کە ئەبینە دەستە خوشک لەگەڵ شارێکی ترا ئیتر لە ڕووی کەلتوریەوە تێکەڵ ئەبین لە ڕووی بازرگانیەوە تێکەڵ ئەبین لە ڕووی هاتوچۆوە تێکەڵ ئەبین لە ڕووی وەرگرتنی کارامەیەکانەوە تێکەڵ ئەبین کە ئەمە بۆ شارێکی وەکو سلێمانی زۆر زۆر گرنگە بۆ گرنگە لەبەرەوەی ئێمە کۆمەڵێک بابەتمان هەیە کە لە سلێمانیە لەوانەیە ئەو بابەتانە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستان نەبێ بەڵام چۆنێتی بەگەڕخستنی ئەم تواناییە و ئەم کارامەیە دەیان گەنجمان هەیە کە ئەتوانێت لە بواری کاری ناوخۆی یا ئیشبکە لە بواری کاری دەستیا ئیشبکە دەیان گەنجمان هەیە لە ڕووی تەکنەلۆژیا و ئایتی و ئەوانەوە زۆر زۆر پێشکەوتووە دەیان گەنجی ترمان هەیە لە بواری بازرگانی و مارکێتینە کە ئێمە ئەم کارامەیانە تەبادول ئەکەین لەگەڵ هەر شارێکی پێشکەوتووی وەکو ئەوەیە ئەم تەبادولکردنا زیاتر و زیاتر بازارەکەی ئێمە فراوانتر و گەورەتر ئەکا کە ئەمە پێداویستێکی حتمی ئەم شارەیە ئەم شارە لە ڕووی فراوانیەوە فراوان بووە زۆر زۆر گەورە بووە بە 2 ساڵ جارێک پێم وابێ کاکەڤاڵ جارێک ئاماژەی پێیاکە لە ماوەی 4 ساڵان نزیکەی 80 گەڕێکی زیاد کردووە کە ئەمە 80 گەڕێک لە ڕووی خزمەت گوزاری و پێداویستیەوە ئەمە بەلایەکی ترەوە تۆ ئەم ماڵانە هەریەکە گەنجێک یان چەند گەنجێکی تیا ئەم گەنجانە پێویستیان بە فرسەتی کارە خۆتان نەزانن کە لە ئێستایا فرسەتی کار زۆر زۆر کەمە لە هەموو عێراقا ئەمە شتێکە وای لێ هاتووە لە بەرەوەی سەرچاوەیەکی مرۆیی زۆر باشمان هەیە بە تایبەتی لە سلێمانی چونکە سەرچاو مرۆییەکەی ئێمە گەنجەکانمانن دەرچووی زانکۆی سلێمانین دەرچووی ئەو زانکۆیانن کە لێرە بەرزترین ئاستەکانیان هەیە بۆیە لە ڕووی کارامەیەوە ئەگەر کارامەیەکانیان بەگەڕ بخرێ لە چوارچێوەی ئەم پەیوەندیانەمانە لەگەڵ ئەو شارانەی تراکە ئەمان بێ لە ئایندەیە چەندین شاری تریش کە ئەگەری هەیە لە ڕووی کەلتوری لە ڕووی هونەری لە ڕووی ئەدەبی ئێمە خوشکایەتی بکەین بەیەکەوە بۆیە ئەم تەبادولانە بازارەکەمان گەورەترەکە مارکێتینمان باشترەکە فراوانتر ئەبین و کۆمەڵێک دەستی کاری زیاتر یەتە ناو بازارەکانمانەوە کۆمەڵە ماڵی تر ئاوەدانەکەینەوە 2000 شارەکەشمان ئاوەدانترەکەینەوە دەستیەوە خۆش بێ زۆر هیوادارین کە لەگەڵمانەمێنێتەوە باشە گەڵمانەمێنیتەوە هیوادارین هەر بەردەوام بی لەو کارە چالاکوانێ و ئەو شارەزاییە و ئەو پێشینە جوانەی کە هەبووە لەم شارەیە بۆ خانمان و بۆی کە چۆن کاریان کردووە هەم لە ڕووی ئەوەی تێکەڵبوونەکان و لایەنە کۆمەڵایەتێکە و لایەنی ئەوەی کە ئەگەر کەسێکیش خەڵکی ئەم شارە نەبێت چەند بە خەڵکی ئەم شارەی زانی یعنی قەت ئەو جیاوازیە نەبوو لێرە چکە ئەو جیاوازی نەبوونە وای کردووە کە سلێمانی جوانێکە بێ ڕوویەکی کەی لەگەڵمانەبیت کاکە هەمایەی نۆلایەوە ئەگەر بەرهەمیشی کەتان ئامادە بێ پێمان خۆشی جۆمالێک
وبغتي نامكي وشومي فلك باب امرم تنامري دەنگت هەر خۆش بێت زۆر زۆر جوان بوو. خۆشەویستان سڵاوتان لێبێ لەگەڵتانە بەردەوامین لەگەڵ ئەو خەڵکە جوانەی شاری سلێمانی کە ئێستا لە پشمانەوە لە بەردەممانە لە بەردەمی سەرایە هەمویان کۆبوونەتەوە بەجلی کوردیەوە هاتوون لەگەڵ ئەم یادەیە بەشدار بن. سەحر شتێکی زۆر جوانی خەڵکی سلێمانی هەیە هەر لە ڕابردووە کە باس کراوە. یەک شاخی جوانمان هەیە پێڵەن گۆیژە لە پشتیشیۆ ئەزمەر هەیە بەس گۆیژەکە هەر کاتێک ئێڵەیە کە بێتاقەت بووم سەرێ لە گۆیژە بە سێرێکی سلێمانی بکە و هەناسەیە کەڵمژە هیچ لەگەڵا نامێنێ خوا ئەوەی پیاوین کە پشت و پەناشمانە وایە خات و هانایان نا وایە بەڵام ویستم لەسەر هاوڕێیانمان گۆرانێکی زۆر جوانی کۆنی سلێمانیان دیسان بارانە ویستم ئاماژە بۆ بم کە سلێمانی تەنها شارەکە هەیاران و مەیارانی تیاکرێ نوێژە بە بارانەی تیاکرێ و لە شەرقی ئەوسەدا هیچ عاداتێکی یعنی دابوونەریتێکی بەو شێوەیە نیە کە ئەگەر باران دوا بکەوێ هەیاران و مەیارانی بۆ بکرێ خۆتان نەزان بە مناڵی بینی بە دەستورێکی تایبەت بە سلێمانی تایبەت بە سلێمانیە یەکێک لە دەستورەکانی تر کە تایبەت بە سلێمانیە بەراتە لە هیچ شوێنێکی تری کوردستانە بەرات ناکرێت لە سلێمانی بەراتەکرێت خۆتان نەزان بەرات ئیتر دڵخۆشکردنی مناڵەکانە یعنی فرسەتێکی باشە بۆی کە جارێکی تر دڵی مناڵەکان خۆشەکەی مناسبەیەکیان بۆ دروستەکەی شیرینی بڵاوەکەیتەوە خۆشەویستی بڵاوەکەیتەوە مناڵەکان بە پەرۆشە بزان کام ماڵە شیرینیەکەی چیەکە ماڵە پارە بەخشێتەوانێ ئەوەش یەکێکە لەو نەریتە جوانانەی کە تەنها لە سلێمانیا هەیە بۆیە هەمیشاڵم کە سلێمانی ئەمە تەعەسوب نییە لەبەرەوەی بڵام متعەسیب و سلێمان چێت یەکەم ئەوانە من باس لە جوانیەکی شارێکەکەم کە لە کوردستانایە یعنی ئەم جوانیە بۆ هەموو کوردستانە خۆتان نەزانن کوردستان ئێستا ڕوبەڕووی چەندین قەیرانە بێتەوە ڕوبەڕووی چەندین کێشا بێتەوە چەندین پارچەمان هەیە پارچە کراوە ئازاد نییە بۆیە کاتێک کە شارێک لێوەی بانگی ئازادی و بانگی حاق وەکو ئەو ڕۆژنامەیە کەمینەکان کە هەر لە سلێمانیەوە دەرچووە وەکو ئەو نووسەرانە وەکو ئەو ڕۆمانە گەورانەی کە لە سلێمانیەوە نووسراوە وەکو ئەو شعرە جوانانەی کە لە سلێمانیەوە داهێنراوە ئەو مۆزیکە جوانانە و گۆرانیە تایبەتانەی کە خەسڵەتێکی کوردانەی ڕەسەنانەی پێوەیە لە سلێمانیەوە دەرچووە ئەی وشە جوانەکان خاتوهانە ئەڵێ بە ساقەوە بم بەڵێ ئەڵێ لە دەورت کار بە میوانت بوو ئەڵێ بە میوانت پێت ئەڵێ ماڵەکەم باشە ئەڵێ بێبەڵابیت قەزاو لە منیش زۆرە قەزاو لە من بەڵێ ئەم شتە جوانانە بەڵێ ئەمە هەمیشە ئەگەر وردی کەینەوە مەسەلەن کە ئەڵێ بە قوربانت بە میان ماڵت ئاوا بێ یعنی ماڵت ئاوادان بێتەوە خۆی لەوە هاتووە هەمیشە تاکی کورد بە تایبەتی لە سلێمانی خۆشەویستی ئەبەخشێتەوە یعنی هەمیشە چاوەڕێی خۆشەویستی شەکە هەمیشە هێزێکی جوانی هەیە بۆ بەخشین ئامادەیە یەکێک لە عادەتەکان کە لە مناڵەیە زۆر هەمان بوو ئەمان کرد گیرفان تێکەڵاوکردنە زۆردا پارەمان کەم پێ بوو ئەمانوی یەڵەبا گیرفان تێکەڵاوکەین هەموو پارەکەمان ئەکرد بە یەک ئەنجا دوای تەوزیعمانە کردەوە بە سەریەکە بۆ ئەوەی کە ئەگەر یەکێک زۆر کەمیشی پێبوو یەکێک زۆری پێبوو کە تێکەڵە بیتر تۆ نازانی کێ زۆری پێبوو کێکەمی پێبووە پێمانەوە گیرفان تێکەڵاوکردن ئێستا ژەو عادەتە هەیە لە ناو بەتەمەنەکانیشا هەیە جاری وایە من بینیومە هەر لەم چاخانەی ئێرە سەر و شعب وتیانە با گیرفان تێکەڵاوکەین زۆر بەتەمەن گیرفانیان تێکەڵاو کردو و پارەی چاکەیان ناوە یعنی ئەمە زۆر تایبەتمەندی جوان هەیە هەمیشە خەڵکی سلێمانی حەزی کردووە کە شتی جوان ببەخشێتەوە خەسڵەتی جوان ببەخشێتەوە بۆیە بینی کە بەخشەندەی جوانی لێرەوە سەرچاوە ئەگرێ و کوردستان یعنی هەر تاکێکی کورد لە
بادینانەوە یەتە ئێرە هەموو دەرگاکان بۆی کراوەتەوە میوان نییە چونکە خەڵکی شێزانەسەحرێتێکە بێت ئەڵێ کە پرسیاریان لێکێ بۆ مەسایلی ماتی ئەڵێمە گیرفانمانیەکە گیرفانمانیەکە بەڵێ یعنی ئەوە بەداخۆڵێ دەورانەکە گۆڕیمانێتی بەڵێ ئەگەر خۆزگا جوانەکان هەر بمێن ئەم جوانیانە یعنی یەکێک لە جوانیەکانی تری سلێمانی بە تایبەتی جومعان زۆربەی کات جومعان پیاوان چیان لێ ئەنا زووتر هەڵەسان پیاوان چیان لێ ئەنا نانی بەیانیان ئەهێنا نانیان بەگەرمیە هێنا و سفریان ئەڕازانەوە یعنی ئەوەی چەکە لە خەسڵەتە جوانەکان کە یەکتی خێزانمان پێ ئەڵێ کە خۆشەویستی خێزان یەکگرتووی خێزانمان پێڵێ زۆربەی کات پیاوەکان کە ئاهاتنەوە موچان وەرەگەر موچەکانە دەست ژنەکە لە بەرەوەی ژنەکە ئیدارەدانی ماڵەکە و وردەکاریەکەی هەمووی لەسەر بوو جاری وا هەبوو و مەسا مەسرفی جگەرەکەم بەرێ یا مەسرفی چوونە دەرەوەیەکەم بەرێ ئەمانە هەمووی ئەومان پێڵە کە لە ناو خێزانەکانی ئێمەیە چەندێک خۆشەویستی چەندێک تەبایی چەندێک ڕێزگرتن چەندێک پێزانین هەبوو بۆ یەکتر و لە شارەکە شارڕەنگیاوەتەوە مەسەلەن زۆر بینیمانە لە ڤیددیۆ بڵاوە بێتەوە میوانێک هاتووە پارەی هینی پێنیە عێراقی پێنیە دیناری پێنیە مەسەلەن پێڵە میوان بە ئەمڕۆ هەدیی من بێ شەربەتەکەی ئەیاتەیە خواردنەکەی ئەیاتێ ئەڵێ پارەکە دوورد مەکەرەوە میوانی من بە تۆ میوانی لێرە بۆیە ئەم خەسڵەتە جوانانە کە ئێمە هەمانە بڕۆ 25 دەرکە بۆ شەربەتی 1000 دیناری 50 ئەڵە میوان بە ئەڵێ پارێ بۆر دەکەیتەوە مابی خۆ عافێتی شێ ڕێک وایە یعنی زۆر اینجا لە سلێمانی ئەوە زۆر تایبەت و دەگمەنە کە ئەبینین بە تایبەتی هاوینانی زۆر گەرم ئاودانێن بۆ خێر مەسەلەن یان هینێکدانێن بۆ خێر ئەمانە هەمووی هەیە یعنی لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی یەکەمین مزگەوت بووە کە خواردنی تیا بەخشراوەتەوە بۆ میوان بۆ خەڵکی تر زۆر خەڵک هەیە یعنی وەکو جۆرێک لە خۆشەویستی بۆ مزگەوتەکە چێ لەوێ نانەخوایە ژەمێک ئیسیفادە ئەکا لەوێ یعنی هاوڵاتی بەڕاستی پێویستی بۆ ژەمەخوا هەزاران هاوڵاتی پێویستیان پێێتی لە پارچێکی تری کوردستانەوە هاتووە ماندوو هیلاک بە دوای ئیشاگەڕێ ئەبێ ژەمێکی گەرم هەبێت چاوەڕێی بکە یعنی ئەبینین کە سوودیا لە باشووری عێراقەوە هاتووەتە کوردستان بە ماندوێتی بە هیلاکی گەشتۆتە ئێرە بە دوای کاراگەڕێ ژەمێکی گەرم هەیە پێشوازی لەیەکە مزگەوتێکی گەرم هەیە باوشێکی گەرم جوان هەیە کە لە ڕۆژانی جومعەیە ئیتر سەڵات دەست پێیەکە هەموو خەڵکەکە کۆبنەوە ئێستا مزگەوتی گەورە ماشەڵڵای لێبێ هەر ئاوەدان بێ ئێستا ڕوێژ ڕووکەشێکی کەی هەیە لەوەی کە ئاوەدان کراوەتەوە یەنە سەر شەقامەکە بەرمەڵداخە یعنی ئەم شەقامە زۆر قەرەباڵغە کە کاتی نوێژێ ئەم خەڵکە جوانە ئۆتۆمبیلەکەی لە شوێنی خۆی کوژێنێتەوە و چاوەڕێکە هەتا مامۆسا وتاری خۆیان نوێژ دەکرێ بۆی کەسی ئیساس نەکە شارێکە زۆر ژیانەوەی پێوە دیارە بەڕاستی ساونە دڵخۆش بکە ئەم خەڵکە جوانە ئەبینم لە چواردەوە تازەڕۆ هەینیە گەنە ڕۆژانی تر وایە ئێرە جمەی ئەهات بەڵام سەر باریەوەی کە هەینە ماشەڵڵە خەڵکێکی زۆر لێرە ئامادە بەوە هەتاکو بڕاتیش قەرەباڵغتر ئەبێت چونکە چالاکیەکانشێتەوەگەن ئێتە پێشانگار لە ژوورەکانی ناو سەرایە چەندین چالاکی جیاوازتر بەڕێواچێ و ئێمەش وەکو دەستگای میدیایی کورسات کە هەموو ساڵێ وەکو نەریتێک سپۆنسەری میدیاییمان کردووە هەوڵیشمان ناوە بەهرە و توانە و ئەو کەسانەی کە خاوەنکارن و هونەرمەندن و کاری باشیانەیە پێشکەشی بکەن لە یادی سلێمانیا هەمیشە لەگەڵیان نابێت بۆیە ئێمە نەک ئێستا بۆ پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە پاش نیوە ڕۆژە لەگەڵتانە بەردەوامە بین بە کۆمەڵی چالاکی جیاوازتر بۆ ئێمە زۆر دەستخۆشی لە تۆ زۆر سپاسمان دوونە بەن هەزار جار پیرۆزە شاری پڕمەعریفە و پڕجوانی پڕ ڕۆشنبیری پڕهونەر لە هەموو لایەک پیرۆزە لە هەموو ئەو خۆشەویستانەمان کە لە دەروەی سلێمانین لە هەر وڵاتێکن لە هەر جێگەیەکن هەزاران جار لە ئێوەی ئازیز پیرۆزەمان دوونە بن لە دڵسۆزانی ئەم شارە پیرۆزە ئەو دڵسۆزانەی ڕۆژ کاتیان بۆ نییە بەردەوام خەریکی خزمەتکردنن بیر لەواکەنەوە چۆن ئەم شارە فراوانتر و فراوانتر بکەن چۆن خزمەتی بکەن چۆن دڵسۆزی خۆیانی بۆ بنوێنن هیوادارم هەموو لایەک لە ئاسوودەی لە خۆشیە لە سایەی خۆشەویستی ئەم شارەیە هەمیشە دڵخۆش بین و هەمیشە ئاسوودە بین ئیشەڵڵاوە ئەبێت زۆر بەخیر بێت بۆ ئێوەش لە شاری سلێمانین بێنە بەردەرکی سەرای سلێمانی یەک دنیا چالاکی جوان ئەمڕۆ لێرە بەڕێواچێت خواردنی جیاواز کفتەی سابوونکەران و کفتەی سلێمانی و هەمووی ئەتوانن لێرە تاقی بکەنەوە یەک دنیا چالاکی هونەری هەیە یەک دنیا هونەرمەندی دەنگخۆش ئەمڕۆ لێرە بەرهەمەکانیان پێشکەش ئەکەن زۆر ڕۆژێکی هەینی تایبەت ئەمڕۆ بەڕێیەکەن و بێگومان لەگەڵ هەناخان شە باسمانەگوتمان ئێمە کورد
بەم هەموو نەهامەتی گیانمان بەم یادگاری و بیرەوەریە با بڵین گشتیە خۆشانەمانە جا هەینێکی ئاسوودەتان بۆ خوازیین هەر شاد بن بڕنێ لای کۆتا بەرهەمی کاک خەمە عەبدولی دەستخۆشی لە هونەرمەند کاک محەممەد عەبدوڵێ سوپاس بۆ ئەو ژەنیارە بەڕێزانە کامڕۆ لەگەڵمان نبوون و کۆمەڵی بەرەمی جوانتان پێشکەشکردین بە دوایین بەرهەمی ئێوە ئەم بەشەی بەرنامەکەمان کۆتایی پێهێنین سوپاس بۆیە و دەستان خۆش بێ و فەرم ماشەڵاو لێ بۆ ئەو نەجوانی بێچاوێنی بی بۆ ئەمە نەجوانی وڵامە سوۆرەی ناوچەی بۆکانی چەبکە نێرگێنی ڕێگەی دووکانی ڕێگەی دووکانی بەسەرگردێبم بەگزادە خاوەن بەسەرگردێبم بەگزادە خاوەن داوت کراوی بێ بۆ زەماوەن ماشەڵاو لێبێ بۆ ئەم نەجوانی بێچاوێنی بۆ ئەو نەجوانی شەبکە نێرگێنی دەربەندی خانی گوڵاڵە سۆرەی ڕێگەی دووکانی ڕێگەی دووکانی بەسەرگردێبم تازە پێ ئاواگەی بەسەرگردێبم تازە پێ ئاواگەی نازانم بامادۆ حەز لە کوێداکەی بێچاوێنی بۆ ئەم نەجوانی ماشەڵاو لێبێ بۆ ئەو نەجوانی وڵامە سۆرەی ڕێگەی دووکانی شەبکە نێرگێزی دەربەندی خانی دەربەندی خانی هەستە و بێرایەلام قەد مەشۆراوە هەستە و بێبووەوەلام قەد مەشۆراوە خەمی کۆنەوەمێم لەبیر بەراوە ماشەڵاو لێبێ بۆ ئەم نەجوانی بێچاوێنی بۆ ئەو نەجوانی گوڵاڵە سۆرەی ڕێگەی دووکانی شەبکە نێرگێنی ناوچەی بۆکانی دەربەندی خانی